والدنگە ئێمە بوو لاخێز کوردانە ئەوە ڕەنگە ئێوەس لە ئینقلابە دەسە شاراوەیە ژنجیان ئازادیە هێمۆسێکشوالیتان و ئاڵایە ناسیۆنالیستیە کورد خەڵەتێنە زوان بازیتان شۆڕەشە ماچتان شۆڕشە ماچتان لە برلین بە ئاڵاکەتان و ئاڵای حیزبەکانتانە و ئاڵای تاریخ ڕەهبەرانتانە ئینقلاب دەسە شاراوەیە ئێوە و ئینقلاب ژنجیان ئازادیە هێمۆسێکشواڵەتیە ئێوە ڕەبتی بە واقعیەتە سەرزەمینە ئێمە و مردمە ئێمە و کوردان نییە. لە ساڵان ڕابردوو ئختارم پێتاندا و پێتانم وت ئەم جارە ئاخێزە کوردانە و ماهیەتە قێزەونە ئێوەی بە کورد و نووسیاگ ڕۆژ لە دوای ڕۆژ دەرەکەفێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو خەسار گەورە وا لە پەیکەرەیە مردمە کوردتاندا لە بچووکردن و قەبارە بچووکردن و بێگانە لە خۆکردن و بێگانە لە زەمینیان کردن دەرەکەوێ و قەبارەی خیانەتە گەورەیە ئێوە بە ورد و درستان بۆ تەمامیە خەڵکە متعەین بووگەوە دەرکەوتووە ئەم سەرزەمینە دەرەکەوێ وەختێ ئێوەم نەغدۆ کرد و وتم کار جەنگە موسەلحانەیە چریکی گەیاندنە توودەی خەڵکە بە ئینقلابە توودەیی هیچ هێزێکی چریکی کە فۆرمولیزە بووگە مبارزاتە چریکیەکەی ئیدعای خستنە حاکمیەتی نەکردگە ئیلا لە جەریاناتە چەپە کە تەلاشە بۆ دروستکردنە ئەرتەشە مەردمی ئەکەن و گەرەکیانە لە نیروی جووتیاری گرێی بدەن بە نیروی پرۆلێتاری تا ئەرتەشە مەردم لە بەرامبەرە ئەرتەشە حاکمیەتە مستەبدە مرتەجعە قرار بدەن لە تئۆریزەکردنیە ئەما ئێوە هیچ وەخت لە دێکان تێنەپەڕین هیچ وەخت تەبدیلە بە ئەرتەشە مەردەمی نەبوون هیچ وەخت تەمامە فەعالیەتێکتان کە غوسڵە تەعمیدی ئەدان و پاکتانی ئەکردو کە تەقەیە کڵاشینکۆف و خوێن بوو هیچ ئامانجێکی شەڕی گریلایی نەپێکا یعنی ئەگەر ئێوە نخبەیە ئینقلابیە سەرزەمینێک بوون و گویا متۆرە بچووک متۆرە گەورە بخاتە حرەکەت کەواتە خەڵکی بێت وەکو جەریانە کۆنگرەیە ملیە ئەفریقا کە بە مبارزاتە موسەلحانە دەستی پێکرد و بوو بە شۆڕشگەلە ورد و درسە ناوە محەلەکان و گێتۆکان و لە پڕێکا تەبدیل بوو بە ئینقلابە توودەیی یانێ تۆ تۆمێک ئەکاڵیتە ناو زەهنە خەڵکێک بە ڕەفتار گەلێک کە ئەیکەی یەکێک لەوانە حرەکەتە موسەلحانە هەست خەڵک ئەگەیەنی بە نوقتەی قیام چون تۆ لە پشتە هەر ئەمەلیاتێکی موسەلحانە سێ مەسئلەی مهمە سیاسەت ڕای گشتی پرۆپاگاندا و تەبلیغاتت لە مەدە نەزەرە و ئێمە وتمان بە درێژاییە ئەم تاریخە شەڕە موسەلحانەیە ئێوە هیچ کام لەم سێ خاڵە و بەرچاو و بەرنەزەر
نەدریا. بعد سوالمان کرد ئێوە بۆ ماگن کێ دروستانی کردگە لە ناو کامە مشت و مڕا هاتگنە سەددەرۆ؟ تەبیعەتەن جواب نەبوو، نەک ئەوەی کە بەغەڵەت هیچتان نەکردگە بۆ خەڵکە کورد، بەڵکو خەڵکە کوردتان بۆ ئەربابتان نابود کردگە، گرتگە، بچووک کردگە و لە هەموو بوارێک و خەڵکە کوردتان بەرەو سەخافەت بردگە. لە هەر کوێکە لەم سەرزەمینەوە گەرەکی بوو ئومیدێک وەچ بکات ئێوە پەلاماریتاندا و بە بەرنامەگە لە ساختە لە بەینتان برد. ئێوە زوانە مردمە ئێمەتان سەقەت کرد، ئەقڵە سەلیمە مردمە ئێمەتان سەقەت کرد. من لە سەرەتاوە پەرچەمەکەی حیزبەکانە ئێوە وا پێی ئێژن پەرچەمە کوردایەتیە کوردستانتان و بە زوانە فارسی جۆرێکی تر قسە ئەکەن و بە زوانە کوردی جۆرێکی تر قسە ئەکەن، بە زوانە فارسی هەممەی هەن و بە زوانە کوردی کوردە دەمە قۆپان لە پێی دەمپانۆکردن. ئاو پەرچەمەتانە ئێژێ حرمەتە ئیمامزاوە و متەوەلیەکەیوە، ورد و درسە ئەندامەکانتان وا خۆ ئەدەڕێنی لەسەر ئەو پەرچەمەوە درۆ لە نەمایشەکەی برلینتانە بوو بە شۆڕشە ماچ سەر شەقام. یەک نمونەی پەرچەمی وڵاتێکم بۆ بێرن، پەرچەمە ناسیۆنالیستی وڵاتێکم بۆ بێرن، ئاوێتەی پەرچەمە پەلکەزێڕینەکان بووگە. ئەمە ئینقلابە هۆمۆسێکشوالی و ترانسجێندەریە ئێوەس چەندێک بە غرور ناسیۆنالیستی ئێوە بەری ئەخوارد. بڕۆن بێژن کاکەگیان ترانسجێندەری بۆ خوەتایی ئەتوانی پەرچەمێک کە پەرچەمی پێناسەکردنە ملیە تۆس بیکەیتە کۆڵە، پەرچەمە جنسیەکەیشە بگریتە دەستۆ. تێکەڵیان مەکە لەکوێی دنیا هەموو مردمێک کریاگەسە ترانسجێندەر. ئێستا ئەوانەی وەکو تۆ باوەڕیان بەو پەرچەمە هەست بە عنوانە پەرچەمە ملیە قەومە کورد، ئەز دەم زاهرەن ئێوە خەریکن وا ئێژن ترانسجێندەر هۆمۆسێکشواڵن، یعنی بە عەرەبیەکەی لەواتکارن، قەومە لووتن. جا من نازانم ئێوەمانان بە پەکەکەتانەوە کە ئیدعا ئەکەن کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکی دواکەوتووی پیاسالارە، ژینۆلۆژی پێشکەشتان ئینقلابە گەلانە شۆڕەشێ گەلانە دەسە شاراوە. من نازانم ئێوە بە عنوانە هێزە گریلایی چۆن لە ناوە مردمێکا کە ئێوە تەدارک ئەدا و نانتان پێ ئەدا، چون ئێوە هێزە لۆجستیک و تەدارکاتتان نییە، یۆنیفۆرمتان نییە، ئەرتش نیەن، چۆن بەرعەلەیهە ئەم جامعە تا حەدە هۆمۆسێکشواڵەتی چووگن و ئەم مردمە نابودتانی نەکردگە. چۆن نابودتانی نەکردگە؟ بە ئێوەمان وت ئێوە هاوکارە پرۆژەیە دەوڵەتە ئێرانن. دەوڵەتە ئێران بە مەرحەلەی سێوەمە خۆی گوزار ئەکات. دەوڵەتە ئێران کۆمپانی، بنگاه و شرکەتێکی نێو دەوڵەتیە تا مەهاهیەتە سەرزەمینە ئێمە بگۆڕێ، قۆناغە سێوەمی هەز و ئێوە کارمەندن نە هاوکار. دەستور ئەگرن تا پرۆژەکان بۆ جێبەجێکەن. 7 ساڵە پێش ئێمە وتمان ئێوە وانە ناوە ئەم بازیە و دەوڵەتە ئێرانی ئێشێ بە شێوەیە ئینقلاب دەمامەکە خۆی بگۆڕێت. هەرچی نەمایشتاندا و لە ڕاسان و لە شار و شاختان و تا کوژیانە لاشە و کوشتنە ڕفێقەکانتان تحت ناوە ئەمەلیات، ئێمە دەمامەکە ئێوەمان لاداوە وتمان درۆ ئەکەن نەمایشە سپاهە پاسدارانەتە کە ئێوە و ئێوەی پەلکەزێڕینە دەمێکە بریاگنەسە پەردە و دەمێکە لەم بازیە شرکەتتان هەست. بە ئێوەمان وت ئەگرا سەرزەمینە کوردانە و ئێوە ناتوانن چون دەوڵەتە ئێرانی سەر بڕوا خوار بڕوا، یا دەبێت دوای مەرگە عەلیە خامنەئی لە یەک بترازێت و وەکو کەمتار کەونە گیانە یەکتری
یا ئێوە شلوخی ئەکەن و بۆ عەلیە خامنەئی لە ژێر ناوە شۆڕەشێک گەلانە ژنجیان ئازادی و هۆمۆسێکشواڵەتیە ئەیوە نەبەرەوە. وردە وردەگەین بەم قۆناغە و ئێوە هەر نەمایشتاندا و ئێمە هەر بەرمان بە نەمایشە ئێوە گرت تا دەمامەکە واقعیە ئێوە لە شرایەتە عەینی و مادیەکە کەواین تیا بۆ ورد و دەرس بدرێتە لا. ئەمە جارێ شۆڕەشم ماچە ناوە خیابان و گەی و هەموسێکشواڵیتان بە پەرچەمە ناسیۆنالیستیە گەیتان. ئێوە گەورەترین تەوهینتان بە مەردەمە ئێمە کردگە. عوزرخاهیەکی گەورە جاری بابەتە ئەم پەرچەمە هەموسێکشواڵیتانە و خەڵکی قەرزارن. پاشان دوای ڕەوایەتە ئینقلابە ژنجیان ئازادیتان. ئێستا زاهرەن پەیام بۆ ئاخێزە کوردان ئەهەنێرن. ئاخێزە کوردان جواوتان نەداتەوە. ئێوە گویا لە دەروون لە ئەودی و خەڵک و دانیشتگن و بەرامبەر بە ئێمە قسە ئەکەن. هەنی ئەخەنە ژێرە باڵمان و بە شان و باڵمانە هەڵەدەن و تەشەکورمان لێ ئەکەن و ڕێنوێنیمان ئەکەن. ئەی مەگەر ئینقلاب ژنجیان ئازادی هەمۆسێکشواڵیە گەیە ئێوە ئینقلابە بدونە ڕەهبەریەت نەبوو، بدونە ئیدە نەبوو و ئەمە تەمامە گەورەیە ئێوە نەبوو. ئەی مەگەر ئێوە نەبوون ئەتانوت ئێوە پارێزەرە خەڵکین و هەڵۆن و قەلن و قاڵاون. چۆنە ئێوە موشک دریا لە دەرە قنتان بۆ خۆتان نەهاتنە جواو. ئیستەیشە کێ سڵی لێ کردگن دەست بکەنەوە وەکو جارانتان وان نانی لێ ئەخۆن خۆتان دەربێرن. مەگەر کارە ئێوە نەبوو کە خەڵک بگا بە ئینقلابە توودەی دێ ئیستە خەڵک وا لە ئەگرا چ ئەحتیاجێکی بە تۆ هەست؟ تۆ مەگەر نەتوت ئەمە ئینقلابە ئیدەی نییە، ڕەهبەریەتی نییە، بۆ لە هەرکوێکا تێت ئەگیرێت فشارە بوتێ لە نەقشە ڕەهبەر و زاهر ئەوی هاوکات تەکە حەمەی خاتەمیە چ ئتفاقی لە مەهاباد کەوتگە؟ چی دەنگ ئێمە و کردەی ئێمە ئێوەی ترساندگە؟ وا ئێوە پەیامتان بۆ ئێمە هەناردگە. خۆتان لە کامە جێگە تەعریف کردگەسە و پەیام ئەهەنێرن بۆ ئێمە. چکاران ئێوە لەم سەرزەمینە؟ خۆپ ئاغای مستەفای هیجری پەیامی هەناردگە بۆ ئاخێزە کوردان. ناغێکی نوێ خەڵکی بە شەرەف و ئازادی خوازی کوردستان. ئاغای مستەفای هیجری تەبریکت پێژم کە ئابدەیت بووکی تۆ و گەرەکتە بە تەساویر بمان خەڵەتێنی جلە خاکیە جێ خودکاردارەکانە فڕەداگە. ئیستە چووی دەمەقۆپانێکی سادەت کردگەسە بەر و زرشکی و پێش و وێسیاوی یانم های وەختە قیامە و ئیتر لە پشتە سەندەلی دانانیشی هەڕەکیاگی ئیستە لە دوور و گەرەکتە کەوچمانکەی. خۆ بگەڕێنە سەرەوەی کە ئێوە چەندێک ئەتوانێت خەڵکە ئێمە بە سادە فەرز بکەن و پێتان وایە ئەوسا بە کتێوخانە و جێگە خودکار و جلە تۆزاویە خاکی لە خۆتان قودرەتتان نیشان دەدەم. وەلی دوای ئەمەی کە ئێوە وە موشەک ئێژن چی ئێژن حاژەک باوەڕەکەی حاژەیان لە حاژەتان هەڵساند و دەرکەوت چەنێ منافق و چەنێ بێوەفان نسبەت بە خۆتان، چەنێ درۆزن و نەمایشین ئیستەیتر نەمایشە جلە خاکی و تەپ و تۆز و قەڵەم و خودکاروەمانە نادەن. وەختی نییە ئیتر تەواو بوو، دەهاتی بازی تەواو بوو. وەگەنە خەڵکی خەڵ پێک دێژێ ئەم نەمایشە حیزانە چییە لە خۆتیە دەیدا تۆزی خۆت ڕاشەکێنە بێ زەحمەت تا ئێمە بۆمان دەرکەفێت تۆ قارەمانیش هەی. خۆ بیستە بە پێوە وێسیاگە ئیتر وەکو جاران لە پشتە مێز و پەرچەمێکی
لەم هەموسێکشوالانەی کەوا لە بەردەستیان نییە و کونخوتکارەکانی نییە و مەخی کردوێت و لە دوور و هەرتک دەسینیا گەسە سەر مێزێک و دەمە قۆپانێ تازەی کردگەسە بەر و خەریکە قسەکە بۆمان کچان و کوڕانی بەهەست و شۆڕژێر کچان و کوڕانە بە هەست و شۆڕژگێر گەی و هەموسێکشوال و لەزبیەن و تەمامە ئەمانتە حەزف کرد لەبیرە نەچێ آخر هەرو جۆرەی کە خەباتەکەتان فرە ڕەهەن بوو جنسیەتەکەیشتان فرە ڕەهەندە ئەمە ئینقلابە دەسە شاراوەی شۆڕشە گەلانە دەسە شاراوەی ژنجیان ئازادیە فمینیستیە هەموسێکشواڵەتی و هۆمۆسێکشواڵەتی ئێوەس ئێستا من ڕەبتی بە کوڕکەنیشک نەبوو بلەخەرە ئەمە ئێوەی گەی و فمینیست خەریکن ئینقلابەکەن یا کوڕکەنیشک خەریکەیکە سڵاوێکی گەرمی پێشمەرگەکانی شاختان پێشکەش یانە ئێستا تۆ وایتە شاخە ڕقە بردگەس و وایتە شاخە چیەکەی هاژەکەی وەقەی خۆتە ئەم نەمایشت درۆ بوو ئەدەی دەیسە تۆ کون نییە خۆتی تێبخەی ها ئیستا تێتان تێگیریاگە دەوڵەتە ئێرانی وتکێسی ئێشێ هەر بێنۆ و هەر ئینقلاب ئەکەین و جێگەتان لێژوگە تازە ناتوان بڕۆنە ئوردوگا نشینی و ئێشێ هەر جۆری بووگە ئەم نەمایشە ئینقلابە بووە نەبەرۆ ئیستا ئەم نەمایشە وایتە شاخۆچی دەیمەگەر تۆ ئەوسا ڕاستانە نەکردە و شاخ ئەوەسینۆ قەیشار و کوا شاخەکە ئیستا لە شاخە دانیشتی خەریکی چیەکەی باوەڕەکەی تۆ چوویتە شاخ جلە خاکیەکانت داکەند کردتە جل زرشکی ئای مستەفا هیجری وەلێ وەختێ لە کۆیە پاڵتداوە لە ئوردوگا لە پشت مێز جلە خاکی لە بەراو ئەمە کامە تەناقزە حەلیەکەی ئێستا پێمان ناوەتە قۆناغێکی نوێ ئێوە پێتان ناوەتە قۆناغێکی نوێ یا ئێمە پێمان یاگەسە قۆناغێکی نوێ ئێوە کە قۆناخەکەتان دیار و قەرار و بڕۆن و 7 ساڵیشە ئێژم قەرارە بە ناوە ئێمەی کورد بڕۆن ئیمزای بکەن بۆ دەوڵەتە ئێرانی و لە کناراوەکەی باوکتانە پاڵبێن و مەگەر وانە ئیستا قۆناخەکە کامەسە هەنە هێمە گۆڕیاگە یا هەنە تۆ گۆڕیاگە تازە تۆ ئیتر ناتوانانی بڕۆی تۆ لە کۆیە دانیشی هەڕەمە بڕەمە فرە کردگە دوای شەهیدبوونی ژینا ئێستا چل ڕۆژ بەسەر ئەو ڕۆژەدا تێدەپەڕێ بەدیهی ئاتەوت دوای شەهیدبوونی ژینا 40 ڕۆژ بەسەر ئەو ڕۆژە تێپەڕێ نازانی درۆکەی چۆن بخونجنی خۆکەچی ژینا نقطەی عەتفە ئینقلابە ئێوە وگە تەمام قدرەتە ئێوە ئەمە بوو ئێمە مەشیە ماتەڵ وایە بووە بوێسیاینا کەنیشکێک سەقزی بڕواتە تاران بیکوژن تا ئەم مردمە ئێرانە بتەقێت و تەمامە کارتان ئەمەوە یعنی ئێوە ئەم 40 خوردە ساڵە پانتان کردووە لە ناوە ئەو ئوردوگا و خەریکە مبارزاتە مەدەنی و قوتوڕانی جەمکردن و هەڵپەڕکەکردن و سکسە تێکەڵاوە ناو ئوردوگا بوون و قەرارداد نووسان و ئەمانە ماتەڵ بوون ژینا بمرێ دەی ئیستا ژینا مرگە و 40 ڕۆژی بەسەر و تێپەڕی دەمە خۆ بەدیهیاتە حساو ڕیازی شوا لە دەستمانە و تەقویمی شوا لە بەردەستمان خۆ بە پێشدا ئیجازە دەخوازم کە بە بۆنەی ژان لەدەستدان و شەهیدبوونی ئازیزانمان لەو ماوەیەدا و بەتایبەت 8 شەهیدی 24 سەعاتی ڕاب باوەڕکە ئینسان دروزنێکی تۆ حتا بابەتە ئەمانەی کە لە ئێمە خوێن ڕوویگە 2 سرود دروست نەکردە 2 بەرنامە دروست نەکردگە ئیستا گەرەکتە بێتە کە ئێمە هاوسۆزی و هاوخەمیکەی ئیجازە گەرەکە ئیجازەت نییە نێسە بە تۆ چەڕەبتێکی هەست بردوو لە کوردستانی خۆشەویستدا سەرخۆشی لە هەمومان خەڵکی بە ئەمەجی کوردستان سەرخۆشی لە هەمومان لە خەڵکی بە ئەمەکی کوردستان پیاک خۆی سەرخۆشی لە خۆی ناکە خۆی غەمێکی لێکەوتوێت شانی و قۆڵی بۆ هەڵەماڵێ و شان ئەداتە ژێری ئیسە تۆ بۆ خۆ دەکەیتە شەریکە ئێمە
ئەندامان و بنەماڵەکانیان و هەموو دۆست و برادران و هاوسەنگەریانیان لەسەر شەخامەکانی کوردستان سەرخۆشی بکەم. مادوو نەبوونیتان لێ دەکەم بە بۆنەی کار و فیداکاریتان لەو ماوەیەدا. دەستە خۆش وێ بۆ تۆمان نەکردگە بۆ خۆمان کردگە حونەری ناکەین. تۆ خۆت ناڕەحەت مەکە نێگەرەکە تەشەکورمان لێ بکەین. بۆ پێت وایە ماتەڵین تۆ بێ بڕۆی لە فەرمانداریە مەهاباد دانیشی فەرمانداریەکە دوێکە گرتیان. ئەوەی وا دانیشتووە سەر سەندەلیەکە نەناوە خیابانە ئەو فەرماندارە مەهابادە. پۆستەکە ئشغاڵ کریا ئاغای مستەفای هیجری پەلەمەکە. دێر هاتی کوڕە خۆیان چوون گرتیان لەسەری سەندەلیەکە دانیشتن و ئێمەش گشتمان بە فەرمانداری مەهاباد هێزانی. جێگای ڕێز و شانازین بۆ هەموو گەلانی ئێران و دنیا. بۆ هەموو گەلانی ئێران و دنیا. ئێمە جێگەی شانازی هەموو گەلانە ئێران و دنیاین. گەلانی خۆشەویست لە چلەی ماتەمێنی ژینای خۆشەویستدا خەباتەکەمان پێینا قۆناغێکی نوێ. خەباتە کێ؟ خەباتە تۆ و پەکەکە و دەوڵەتە ئێرانی یا خەباتە ئێمە؟ لە چلەی خانمە ئەمینیە پێنیا قۆناغێکی تر کامە قۆناغ؟ یعنی چلە تەواو بوویتر چی بکەین؟ پێنیا کامە قۆناغ؟ بابزانین ئاغای مستەفای هیجری باس لە خەباتە خۆیان ئەکا ئینقلابە دەست شاراوەی شۆڕشە گەلانە هەمۆسێکشواڵە فەمینیستیە ئێران. ئەو ئینقلابە و ئەوان حەزی پێکەن. وەک دەزانن بە شەهیدبوونی ژینا چەخماغەی شۆڕشێک لە کوردستانی خۆشەویستدا هەڵگیرسا. درۆکەی چەخماخە هەڵ نەگیسێ هەڵیان گریساند و ئێمەش وتمان گەرەکتانە لە ئێمە ئەستەفادەکەن. ئێوە مەجبورن نەمایشە ئینقلاب بن و ئێمە لە دەستان دەریتێری سەر بڕۆن خوار بڕۆن هەر گەرەکتانە نەمایش ئینقلاب بن هەر مەجبورن نەمایش ئینقلاب بن. چەخماخەی نەخوارد خۆتان دەستان پێ کرد. چەخماخەیان دا و دیتە گشتتان حاڵتان قەشەم و ئینقلاب ژنان نەسو و هەڵتان نەخستۆ لە خیابانانە وەلێ لە هەر کوێکا وا ئێمە دەست ئەوە شێنین هەڵتان خراو ئەوێ و پەلە پەتر و گشتتان پەیاممان پێدەن کە بە دوای ویدا هەموو ئێرانی تەنێوە و سنوورەکانی تێپەڕاند و گەیشت. نەدێمە بە تۆ چڕەبتێکی هەست. ئێژێ عەلی کەڵە کوژێ حەسەن فیسی پێیەکە. تۆ 24 ساعاتە حرفەئی حیزب دموکراتویی و وەڵمە گۆشتە مەفتە خواردگە 24 ساعاتە حەف ڕۆژە هەفتە دەس و حیچۆ نەداگە پاڵۆ داگەس و سیاسەتکەی دەی تۆ مردمە بە ئینقلاب نەگەیاندگە ژینا مردگە و ئینقلاب بووگە. ئەمەوە تۆ چ ڕەبتێکی هەست؟ بە تۆ چ ڕەبتێکی هەست؟ ئیسا هاتکی داوای بەشەکەی چکارەی؟ نێو هەموو ئێرانیەکان لە سەراسەری دنیادا. ئێستا ئێمە تبقە تعریفە تۆ کوردستانین یا ئێرانی؟ کامیانی؟ چۆن لە ئەوڵۆ بەناوە کوردستانە خۆشەویست ناومان ئەوەی لێو دوا بەناوە ئێران ئێمە گیج بووین بلەخەرە کامیانی؟ یەکێکیان بێژە تۆ کامیانی؟ ئەگەر تەکە ئێرانیەکانە قسەکەی زوانەکە ئیشتباهە لێ حاڵی ناون بڕۆ بیگۆڕە. و دنیا و ئێران هاتە پشتی ئەو ڕاپەڕینە.
والدنيا وإيران هاتا پشت أو راپەڕێنە يعني چۆن إيران کێس هات کەسە پشتی والدنيا کێس هات کەسە پشت أو راپەڕێنە يعني هاتکنەسە پشتی کە دوێکە مەهاباد دروست بوو کە ڕۆژە ئەوەڵ شنۆ و سنە دروست بوو چۆن نایەنە پشتی ئەمە و تۆ ئیستە بۆ خاترم مەهاباد قسەکەی تاکوێ هانە پشتی ئەوە پشتەکە بوو وانشانتم داوە پەرچەمەکان و شۆڕەشە ماچە ناوە خیابانە بەرلینە بەڵام ئێستا قۆناغێکی نوێ دەستی پێ کردووە قۆناغێک کە هەستیارە و زۆر خب قۆناغە نوێ سێ دەحفەوتی قۆناغە نوێ دەسی پێکردە ئیستە ئێمە زانیمان قۆناغە نوێ هەستیارە نایزانین فەرقەکە ئەمەسە هەستیارە ئەوەی پێشووتر هەستیار نەبوو نەهەستیار بوو ئەوە قۆناغە نەهەستیاری بوو هاتکینەسە قۆناغە هەستیاری حەساسە نانی حەساسە پێویستە کە هەنگاوی ورد و حیساب کراو هەڵگرین بۆ ئەوەی کە لەوە بەدواوە تۆ هەڵیگری یا ئێمە هەڵیگرین ئیستە خەریکی و ئەندامانە حیزب دموکراتە ئەیژید وەکێ خەریکی ئێژی ئیستە هەستیار بووگە چۆن هەستیار بووگە چۆن جاران کە دەسی پێکردگە هەستیار نەوگە ئیستە هەستیارە و دەبێ بە ئەحتیات بڕۆین ئەوسا وەگاگەلی ئەڕینێوە وەگاگەلی ڕوین بووە شۆڕەشە ماچ و پەرچەمە هەمۆسێکشواڵەتی و شۆڕەشە دەسە شاراوەی ژنان ئیستە گەرەکتانەوە هەستیاری بێنە بەرۆ و ئەحتیات دەی بابزانی و ئەحتیات تاکوێ گەرەکتانە بێنە بەرۆ تێچووی گیانیمان کەمتر بێ و دەستکەوتی سیاسیشمان زیاتر تێچووی گیانیمان کەمتر بێت و دەستکەوتە سیاسیمان زۆرتر بێ ئای مستەفای هێجری تۆ لە تێچووی گیانیە ترسی بێبزانم ئامارە ڕاسان و تاسانەکە و چی لێ هات 85 نەفەردا کوشت و چەند مانگ تۆ هەر دوێکە حاژەکێکیان نیاوە قەی حاژەت و 12 لێ کوژیا داونیان بکوژرێن ئەی بۆم حساو کتاوانە بۆ خۆت ناکەی چۆن دانیشین حساو کتاوە کەمترکەین وەختە ڕاسان و تاسان دانەنیشتی حساو کتاو کرد 85 و کوشتن حەتەکانە نەخوارد ئێستا فێروگی دوای 70 ساڵ ئیستە تازە فێروگی حساو کتاو بکەی نۆکەی هەستیارە گەرەکمانە کەمتر تێچوومان بێ زۆرتر دەستکەوتە سیاسیمان بێ دەستکەوتە سیاسی یعنی چی کێ بیوێت تۆ بتوێت من بموێت دەستکەوتە تۆ چۆن دەستکەوتە منە دەستکەوتە سیاسیمان بێت و ڕەفیقەکانە ێژیتی هاوسەنگەریە حیزبیەکانە و کێ خەریکی ێژیتی سەر بەرامبەر بە کێ قسەکەی لەم ڕاستایەدا داواتان لێ دەکەم خۆ لە تونند و تیژی بپارێزن خەیلە غەڵەتە کرد خەیلە بێجا کرد لەم ڕاستایە من داوا لێ ئەەکەمە و کڵەشینکۆفانە کەرە چاڵە چاوت بۆچی دەستان کردە تونند و تیژی ئێوە بۆچی ئەسلحەتان هەڵگرتووسە نارونجۆکتان وابێ بۆچی تاتێتان تێ ئەگیری نەمایشە ئەسلحە ئەدەن و کوژیاک ئەدەن کاکە خۆت لە تونند و تیژی پارێزە بۆ نایپارێزی بۆ ئیشی خۆمان لە تونند و تیژی پارێزین چۆن خۆمان لە تونند و تیژی بپارێزین تۆ لە کەی تا ئیستە بووگی تۆ داویە میهرەبانتەر ئەز مادەر کۆماری ئیسلامی ئێران بە هەموو توانای خۆی لە پێناو ئەوەدایەکە ڕێپێوانەکان پێشێتە تونند و تیژی بەڵام ئێمە نابێ بکەوینە داوی پیلانەکانی ڕێژینی کۆماری ئیسلامی ئێران لەبیرمان بێ کە سەرکەوتنی ئەو شۆڕش و ڕاپەڕینەمان بەشێکی گرنگی بەسراوەتەوە بە ئەو ئارامی و لەسەرخۆبوون و خۆ بە دوورگرتنی خەباتکاران لە تونند و تیژی
جدی ئاغای مستەفای هجری دەی تۆ پەکەکە و کۆمەڵە و دموکرات بۆچی دەستانداوە ئەسڵحە ئیستا و سپێونانی قەندیلە خەریکی چین لەوێ دانیان چێڵ کردگەزۆ لە خەڵکی تا تەکان ئەخۆی هەڵپەڕکەی بووگەن و لەباسە زشت و قیافەیە وەحشیە کێویە تفەنگوە دەستیان نیشانەدەن کاکە ئێژە ڕۆتەب خوردن من ڕۆتەب نەتوانێت ئەوەی خۆی خورماوی خواردگە ناتوانێ منع خورما بکە تۆی سێشەم گڕمتە لە ئەوەڵ و بە شاخۆ دەست پێ کرد نەدوت خۆوایتە پای ئیفلا و لە ناوە کافەی گەیەکانە دانیشتی حاڵە خاسە واد نەوت نەدوت خەریکی شۆڕشم ماچی شۆڕشم ماچ وتەوایتە شاخە کۆمارە ئیسلامی چۆن بە ڕێپێوان نەهێمنانە ئەڕۆخێ کێ پێتی وتکەم ئتمینانە کێ بە تۆی داگە لەکوێی دنیا بە ڕێپێوان نەهێمنانە ئەم ئتفاقە کەوت لەکوێ ئەی چی موئەسسات کڵاپس ئەکا دەی تۆ ئەگەر تونند و تیژێ ئاعتسابات نەکەی دەوڵەت و موئەسساتی فەلەج نەکەی چۆن ئینقلابەکەوێت چۆن ئەوێت پاشان تۆ بۆ ناڕەحاتە ئێمەی ئەکوژین لە خیابانە ئەی بۆ ناڕەحاتە ئەوەی نییە کە ئێمە شناسایی بکرین بگیرین بکەوینە زندان حکمە گەورە و حکمە ئیعدام و محارەبەمان پێ بدرێ بۆ ئێوە حاڵتان خراو ناوێ بەرامبەر بە دادخواستە محارەبەی 4 نەفەر کە لە جەریاناتە ئەخیرا گیریاگن و قسەی لەسەر ناکەن ئەی ئەوسا بۆچی لە سەردانەیە ئەعلامیەیە ئێوە کوڕە خەڵکی ئەگیریا و ئیعدام ئەکریا چەند نەفەرواتانە داگەس و ئیعدام کردن بۆ خاترە ئیعلامیەیەک مەگە تو دەوڵەتە ئێرانی ناناسی دەوڵەتە ئێرانی لە خیابانان نەتکوژێ فیلمە لێ ئەگرێ ئەدواتە ئتلاعات شکنجەت ئەکا و پەروەندەسازیت بۆ ئەکا و ئیعدامەکە مەگەر خۆت نەت ئەوت جمهوریە ئیسلامیە پەت و سێدارە ئێستا چۆن تۆ بە ئەم قەناعەتە گەیگی کە بدونە تند و تیژی جمهوری ئیسلامی ئەڕۆخێ دەی ئەمە تند و تیژی نییە ئێمە یاسای ئەنێنە ژێرە پێمان بە هەزاران نەفەر تێنە ناوە خیابان ئەویش گەلێکێ پەراکەندەمان کا بێسین بمان کوژێت پەلامارە موئەسساتی نەدەین دانیشین هەڵخێن و چەپڵە لێبین ئەگۆڕێ خۆی ئەگۆڕێ کێ ئەم ئیتمینانەی بە ئێوە داگە خۆی ئەگۆڕێت تۆ ئەم سەنەدەوا لە کوێوا لە گیرفان تا ئێژی خۆی ئەگۆڕێت و لە ئێمە داوای شانۆی ئەخیابان هاتنەکەی تووڕێیەکانمان قڵفکەین تێمانیان هەڵدا لاکەین و شەقە کاوران ماچکەین تۆقمە خۆتە داگەسە بەرە شەق دابێن با من ورد و درستان بەمە بەرە شەق هەڵگەڕێن و پێڵاوەکانم ماچکەن خۆم ئەگۆڕێم عەجەب کوان ئەو تفەنگانەی وا وەختە ڕاستان ئەتانوت ئەی شارین و ڕۆنی لێ ئەدەین و چاڵیەکەینە ناوە باخچە دێکێ گەرەکتانە دەریبێرن ئەوە نەو وەختی چاڵتان کرد و ڕۆنتان لێدا کردتانە ناو باخچە قەرار و ڕۆژێ دەریبێرن کێ قەرارە دەریبێرن ئەوە تایبەتمەندێکی نوێ بوو کە ئێران و دنیای هاتە پشت ئەوە دەستکەوتێکی سیاسی زۆر گەورەیە کە دەبێ قەدری بزانین و بەهێزتری بکەین چۆن ئێران و دنیا هاتە پشتی ژن نەکوژیا و لەم سەرزەمینە ئێمە تا ژینا بکوژێت ئێمە بە دەهەی 6 ساعت تێنەپەڕین بە ئیعدامە لە مەلای ئاما تێنەپەڕین ئێمە بە مجازاتە مەلای ئاما تێنەپەڕین ئێمە بە ڕەشەکوژی تاوسانە 67 تێنەپەڕین ئێمە بە دەنگە ممتەدە ڕەگبارە شەوانەیە زندانەکانە عادڵاباد و دێزڵاباد و قەسرە قەجەر و ئێڤین و گەوهەردەشتا تێنەپەڕین ئێمە بە تەعەڕۆزە ناو خیابان و تعەداکردنە لە ژن و کەنیشک و پیاگمان تێنەپەڕین چۆن دنیای خوێڕی تا ئەم دەقیقە سکوتی کرد و ئیستە یەهەو هاتە پشتمان چ فەرقێکی کرد ئەم مەرگەتەکە مەرگەکانترا
تێ ئەگەر قەرارە دنیا وە مەرگ بێتە پشتمان ئەوە ئەوێنیت هەر ڕۆژ لێمان ئەکوژرێت بۆ زیاتر نایێتە پشتمان دنیا فقط وە مەرگ تێتە پشتە ئێمە دێ هەرچی جنازە بکەوێت بە نەفع ئێوەس بۆ ئیستە ئێوە قینتان تێ لە جنازە ولی تا دەم ئەکەین و جنازە و ئێسک و پرووسکە ئەندامانتان فڕائدەنە بەردەممان بۆ ئیستە بۆ ئێمە جنازە خراوە بۆ تۆ جنازە خاسە بۆ تۆ تا ناو ئەوەین ئێژین حیزب دموکراتی کردێژی شەهیدمان داگە و ئیعدامیمان داگە دێ ئێمە سوحاگەرێکمانەوە قودرێت بگرین شەو کۆتۆ بێژین لە ناو خیابانە خوێنمان ڕژیاگە نە ئای مستەفای هیجری چۆنە ئیستە جنازە بۆ ئێمە خراوە وەلی جنازە بۆ تۆ خەیر و بەرەکەتی واتیە من گەرەک بە نیەتە تۆ دەرخەم ها گەرەک بزانم نیەتە تۆ چییە ئیسلامی ئێران دەیەوێت بە کێشانی ئێوە بە مەیدانی تونند و تیژی بە ئێرانیەکان نیشان بدا کەوە لە کوردستان خەریتکردن وڵات تێک دەدەن ئەی تۆ غەڵەتە کرد ساڵە 58 تونند و تیژی کرد مەگەر نەیوت بە ئێرانیەکان خەریکن وڵات تێکەدەن مشتێ تەجزیە تەڵەب بۆ شەڕەکردەکیە مەگەر تۆ تەواوە ناوت هەن ئەو دەورانە شەڕکردنە نییە بۆ ئامین و سەلیمتەکە جمهوری ئیسلامیان نەشویت مەگەر لە بدەیکە نەوت وە جمهوری ئیسلامی مەگەر قاسم لوود نەیوت بۆ نەوێریان و ترسیان ئەی بۆ ئیستە ئەی فرۆشنەوە بە خەڵکی ئێژن ئێمە نەمانوت وە جمهوری ئیسلامی ئێمە شەڕمان کرد لەگەڵ جمهوری ئیسلامیە ئێوە بۆ لە خەڵکتان تێکدا بۆ ئەم گەشتە خەساردانەوە خەڵکیدا بۆ هێشتان دەوڵەتە ئێرانی بێژە کۆردهای تەجزیە تەڵەب بە دنیا نیشان بدا کە ڕێپێوانەکان کراونەتە مەیدانێک بۆ هێرشکردنە سەر دام و دەستگاکانی حکوومەت گیرەکەت وا لەگراغی مستەفای هیجری بە دنیا نیشان بدا ڕێپێوانەکان کریاگنە بیانوویەک بۆ پەلاماردانە دەم و دەستگاکانە حکوومەت جا حاکمیت مەشروعیت پیا ئەکا ئێمە ئەکوژێ جاران نەیەتوانی بەمان کوژێ ئیستە تۆ بۆ پێت خۆشە ئێمە بگیرین بکەوینە زندان و ئیعدام بکرین پێت خۆش نییە لە کاتەگرتنە موئەسساتە بکوژرین تۆ بۆ حاڵە خراوە لە لەشە ئێمە کە ئەکوژری حاڵە خراوە یا لە تێپەڕینە ئێمە لە موئەسساتە دەوڵەتە ئێران ئاغای مستەفای هیجری ئیرونی تۆ بۆ ناڕەحەتە دام و دەستگاهە موئەسساتە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ئێران غەڵەت ئەکا بە دنیا ئێژێت موئەسساتم گیریاگە تەقە ئەکەم ئێمە تەواوە کارمانەوەسە سابتی بکەین ئەم موئەسساتە هاوردەیە کۆیلەکەرە ئینسانە ئێمەن تا بە سوورەتە نەمادین وەختێ لێیان تێ ئەپەڕین تۆ چێرەی خۆت دەرخەی ئای سەکەوتیتە لەرزە ئەمە ئینقلابە واقعیە ئینقلاب خۆبادان و خۆ تەسکۆکردنەوە و فعالیەتە مەدەنی و شۆڕشە ماچ و شۆڕشە هەموو سوکشواڵەتی شۆڕشە تۆ و خانەوادەی تۆ حیزبەکەی دۆست پەکەکەتە دەوڵەتە ئێرانتە شۆڕشە مەردەمە ئێمە نییە شۆڕشە ئێمەیش نییە و تۆ فکرەکەی بەگەلە کۆمەیە میدیایی ئێمە ئەوەیتە دواوە بێجواوە منبەر و تۆ بۆ حاڵە خراوەوێ موئەسساتە دەوڵەتە ئێرانی ئەگیرێت چون فکرەکەی ئێمە مناڵین ئەمان خەڵەتێنی نەمانگەرەکە و تێچووی کەمی تێبچێ ئەی بۆ کەسێ نەبوو وە خۆت بێژێ تێچووی کەم بخەرە ناوە ڕاسانە تەکانە نەخوار 85 کوشیا چیونەوانە بەشەرنەون پەزون کەر و قاتل و شتون تۆ حتمما وایژی ئەوانە 85 نەفەر ئینسان نەوگن هەتەکانە نەخواردەکان دوێکە 12 لێ کوژیە وە سیمایەکی ناشرین لەو ڕاپەڕێنە بە خەڵکی دنیا نیشان بدەن سیمای ناشرین تۆ هەز و قێزەونە کوڕە قێزەون لەگەڵ قازی محەممەدە قێزەون و قاسم لوی قێزەون تا سیمای ناشرین ئێوە بوتان مشتێ دەهاتیە وەحشیە تفەنگ وە دەسە ناوە کەژ و شاخ
ئێمە پەلامار مؤسساتە دەوڵەتە ئێرانی لەناوە خیابانە بین سیمای ناشرین و دنیا نیشان ئەدەین تۆی بۆگەنە دەمەقۆپان لە پێی تفەنگوەدەسە و وەحشی و جامانەیە زشت و لەو کەژ و کێوە ئەهاتی و ئەچووی سیمای زشت نەبووی ئەی تۆ سیمای کوێ بووی ئەی تۆ سیمای کوێ بووی ها تۆ تا دوێکە عکسەکانە ڕاسانە هەز وا مشتی خوێڕی بە کەوشت دڕیاگ و جامانەی حیز و لباس زشت خەریکی هەڵخستن و داخستن بوون وە کڵاشێنکۆف ئەوە سیمای شەهرستانیەتە دنیای ئەمڕۆی خیابانە شانزەلیزە بوو ئای مچەی هیجری تۆ فکرەکەی کێ خەرەکی ئەخڵەتێنی نەموت دەمامەکتان لە ئادا دەوڵەتە ئێرانی گشتان خەرجەکە نەموت هەنوو حەچێنەو هاتنە مەسلەخ هەنووز حەچێنەو داواتان لێ دەکەم سیمای ئەوڕۆیی و شارستانیانەی ڕاپەڕینەکەمان بپارێزن مەکەونە داوی کەسانێک کە لە تۆ غەڵەت ئەەکەی داوا ئەەکەی ناشارستانیە مرتەجعە دەهاتیە بۆگەن واوە دەمەقۆپان و هاتکیتە پشتە تەلەڤیزیۆن سیمای شارستانیەتە ئەمڕۆ ئینسانێکە کە لەباسە کەژواڵ ئەکاتە بەری وا لە ناوە مترۆپۆڵەتانەکانە زندگیەکە زندگیە شاری ئەکا و لەگەڵ حاکمیەت و تەمامە ئەبعادە حاکمیەت و ئینقیادە حاکمیەتە ئاشناس تۆ دەمەقۆپان لە پێی بۆگەنە دەهاتی تا دوێکەوە جلکە خاکی 2000 کولە خوتکارە تێخست و دەهاتی وە کڵەشینکۆفێکی حەیز و بە بەردەمە ئێمە ئەهاتی و ئەچوین ئەدوێت ئەمە کوردایەتیە ئیستا های وە شوێنە سیمای شارستانیەت و چۆن ئێمە ئیستا ناشارستانین واین ئەوجە ڕادیکالیزمە نسبەت بە کێ ناشارستانین ئەربابانە حکوومەتدارتان حاڵتان خراو بوو گە نازانی چۆنی بخونجنی ئەی بۆ ئەوساوە دەم و چاوە خێزەون و وەحشی و بۆگەن و جامانە و ئیستا وە چیقە قنگە خڕگلیرای سپێونە ناوە بنە بەردە قەندیل و پەلامارە خەڵکە ئێمەتان داگە سیما لەوە وەحشیتر هەز ئێژی هورچن پەلامارە ئەو کەژ و کێوتانە داگە بە یەکێ کڵاشینکۆفێک و لەوە قێزەونتر و پیستر هەز آخر نەوە سیما زشتە و ورچنانە خوێڕیانە سپێونەکانە لە بنە بەردەکانە قەندیلتانە و نەوە ماچە ناوت دەمە شۆڕەشە ماچە خیابانەکانە بەرلینتانە و نەوە گەی و هەمۆسێکشواڵ بوونتانە و نەوە دەمەقۆپانەکەی پاتان و ناوی ئەنێن دەمەقۆپانە کوردی تو ئەم گشتە تەناقۆزە ئەەکەیتە لۆچە کوێت ئاغای مستەفای هەجری خوەت و ئەندامانە دوورەوەهانتان دەدەن لە پێیجەک ئێمە لە دوورۆهانیان نادەین ئێمە لە دوورۆهانیان نادەین ئەو ئینقلابە ئێمەس خراو تێتان تێگیریاگەنە ئەوە فقط ئاخێزە کوردەوارە سربەخۆس و ئاخێزە کوردانەوە هامەچەکێ لە مەهاباداوە شێنێ حاڵتان خراو بووگە خۆتان و دەوڵەتە ئێرانیتان ئێمە واینە قڕنە شەڕەکە واینە قڕنە ئاخێزە کەس هان نادەین ئێمە خەریکی ئینقلاب و ئاخێزە کوردانین تۆیش خەریکی ئینقلابە دەسە شاراوەی شۆڕەشە گەڵانە هەمۆسێکشواڵەتیە ژنجیان ئازادیە یارۆ دەرانی هەڕی بوو ئێمە کەس هان نادەین ئێمە واینە ناوە مەیدانە ئێمە خەڵکی متعەینەکەین خەڵکی ئێمە متعەین ناکە تۆ لەکوێ دانیشتێکی لەنگیکە ئەنتەرە نەمایشیە کارمەندە دەوڵەتە ئێران حاڵە خراو بوو ها لە خەڵکە مەهاباد ترسیای خۆتە دانابوو بۆ فەرمانداریەکەی مەهاباد ڕۆڵەیەکی متعەینە ئەو خەڵکە دوێ کە چووە سەرە کورسیەکەی دانیش لە خیابانە وتی من خاوەنە ئەگرامە تۆ تۆقیایی خەڵک تەعەیونی پێیا کردگە گشتی خۆی وە ڕەهبەرە زانێ باوەڕەکەی جێگا ناوێتەوە بۆگەن مەموریەتەکەت خاست نەوردە بەرەوە زیختان کردوە تەسویرە کاورا ها ئەوە ئێمە گشتمان
ئەو ڕۆڵەمانە کردگەسە فەرماندارە مەهاباد حەق خۆیسی لە فەیسبوک و لە بەگشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرژەوەندی و قازاندی شۆڕش ئێستا خەڵک لە خەڵک هانەدەی خۆم لە خۆم هانەدەی تۆ ئێستا خەریکی خۆم لە خۆم هانەدەی زیقە کردگە پێتم نەوت ئەڕۆنە مەسلەخ فاسدینە پێتم نەوت جا بێسەوە دیارە سپێونەکانە قەندیل تۆ بێسەوە دیاریانە تەکەمان لە درێژەدانێتی بە شێوەی هێمنانە دەبێت لە درێژەدانێکی بە شێوەی هێمنانە و نەفعەکێز تۆم ئیتمینانە لەکوێ تێری بۆ لە قیافەی ئێمە لەسەر سەندەلیە فەرمانداریە ئەترسی بۆ لە ڕۆخاندنە موئەسسەساتدا پرۆسێنە لە دەوڵەتە یەهودی مەسیحیە ئێرانی ئەترسی تۆ بۆ ئەترسی ئێمە ناو پەیاکەین و سەرمان بوێت و دەستمان بوێت تۆ بۆ ئەترسی ئێمە ڕەهبەرە خۆمانوین تۆ بۆ زیقە کردگە قەرارە من بڕۆمە خیابان ئەو جۆرە ئەڕۆمە خیابان کە خۆم مەیلمە تۆ کێی نەسیحەتە ملەکەی تۆ ئەگە فرە زرنگی بڕۆ دەرە قنگە خۆت بگرە حاژەک پێیان نەڕوا حاژەک تەواوە کارە بووگەزەوە ئەوەی کە لە خۆت و لوغەت دروستکەی حاژەک یانێکی یانی هەژەکت دار وەڵا خاز نەتانی دەڕیگە ئێژێ ڕێوی نەچوە کونا هەژگێکی وەستۆ خۆیەوە بەڕۆ فکرێەوە حاژەکەکانت دەرە قنگە بکە کاورای کاول چاوەڕوان بین کە ئەو ڕێپێوانانە ماوەیەکی درێژتر درێژەی هەبێ بۆچی درێژتر درێژەی هەبێ هەناسە و سواروگە خوێڕی مەگە قەرارنەوە تۆ خەڵکی بگەینیتە ئینقلابە تودەی مەگەر لە پێشووترۆ نەدوت مەحسا جوون مردگە ئینقلابە تودەی دروست کردگە وەلە ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی و تۆ نەمایشە ئینقلاب ئەدەن وردە هێمن هێدی تا ئەیگەێنە مەرحەلەی مەعامەڵە لە ئێمەش کوشتە ئەگرن و ێژی خوا حەفیزتانوێ ئێمەش وتمان حتا ئێوە درێژەی پێ بدەن ئێمە خەڵک متعەین ئەکەین و ئینقلاب و واقعی ئەکەین و ئاخێزە کوردانەکەین دوێکە هەر ڕۆژە ئەوەڵ لە شنۆ متفاقە کەوت لە سنە کەفت فەورەن خەفەتان کرد فەورەن بە تاران و بە ئیسفەحان و بە کرمان و بەمانە خەفەتان کرد فەورەن دوێکە دوای مەهاباد هاڵتان خراوە بوو دووبارە ئەزانی ئێمە بۆ ناترسین ئای مستەفا هێجری ئێمە ئەزانین دەوڵەتە ئێرانی مەجبورە ئەم نەمایشە ئینقلابە بکە مەجبورە بیکە بۆ تا مسالە بۆ لێ بم ئێمە تا دوێکە کوردە تەجزیە تەڵەب بووین ئینقلابی بووین لە هەرچی جێگا هەز قاچاق بووین کاورا کارمەندە دەوڵەتە ئێرانی بوو لە ژێرە ناوە ئیسلاح تەڵەب ڕۆژنامەنەگارە دەوڵەتە ئێرانی بوو لە ژێرە ناوە ئیسلاح تەڵەب دەوڵەتە ئێرانی ئەمانەی پەرتاب کردە ئوروپا وەکو سازگارا وەکو نووری زاد و وەکو مرادە نووری و مرادە وەیسی وەکو منزەرپور و وەکو ئێوە گەل ئیستا کە نەمایشە کارتۆنیە ئینقلابە کارتۆنی ئەدەن مەجبور بوون بێژن فڵان و فڵانە بەیتە ڕەهبەری تازە دەستان پێیاڕوویگە ناتوانن بکێشێنە دووە وەگەرنە وەکو ئێمە دەبێت مستەقیم لە بەرامبەریا بێسن ئێوە ڕێگەی پەسوپیشتان نەماگە من بۆچی ئێشەی لەگەڵ ئێوە خۆم هەماهەنگکەم من دەمێکە خروجم کردگە بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی بۆ تۆ گەرەکتە فەورەن بیخونجنی بیچەسپێنی من پەلەم نییە هیچ پەلەیەکم نییە مطمئنم عەلیە خامنەئی بمرێ و یەکتری جڕەدەن ئێوەمانانیش لە بین ئەچن بۆ ئێمە خیاڵمان ڕاحەتە ئێوە مەجبورن ئەم ئینقلابە بکەن ئینقلابە دەستە نامەرئیە هۆمۆسێکشواڵەتیە فمینیستیە ژەنژیان ئازادیتان و پەرچەمەکەی پەلکە زیێڕینەی تەلفیقیە پەرچەمە ناسیۆنالیستیدان لەزا ئێمە ترسێکمان نییە فکر ناکەن فوی پیاکەن ئینقلابە کوژێتەوە تازە ناکوژێتەوە ئەها مەولەوی عەبدولحەمید چنێرە کەرێکە نەمایەندەی وەلیهە فەقیه لە زاهدانا گاردەگرێت و ئەنەڕێنێ بەرامبەر بە خامنەئی و زاتیشی نییە نەڕێ خاسکە وەلی خامنەئی
مزگەوتم مەکی داناخە ئەی چۆن مزگەوتەکەی جوان شیری داخست لە کرماشانە وەختە خۆی کە لەسرم بەڵام محەمەی ڕەبیعی دوو ڕێپێوانی بچوو کریا دایان خست ئەی چۆن دایناخەنەوەی زاهدان نەعەزیزیان نە ئەمە ناکوژێتەوە ئێوە گەرەکتانە هەروە ئامین و سەلیم بیوەنە بەر و تۆ مطمئنی لە ژێرە ئەم نەماویشە ئامین و سەلیمە ناگەهان ێژن ئینقلاب تەواو ئینقلاب پیرۆز شد جمهوری ئیسلامی ئیعلامە تەسلیم شدن کرد وەکو 22 بەهمنە 57 ئەرتەش تەسلیم بوو ئینقلاب پیرۆز شد نەخۆی واکڵاوێ ناچێت سەر ئێمە تۆ پەلەتە ئێمە پەلەمان نییە تۆ داگیانە لە ئوردوگاکە جمهوری ئیسلامی نەماویشیدایەوە فرە خەتەرناکن و وتی نەگەڕێن و بگەڕێن و هەم لێتانەدەم ئێستا ئەگەر ئێوە بگەڕێن و یعنی سپای پاسداران گوی خوارد لەذا کەوتنە ناوە کوردە ناموسی و ئێرانی ناموسی ناتوانن چون پەلەپەلتانە لە ژێرەوەی حاجەکباران کریان و ئێوە مدیریەتە ئینقلابتان کرد و پەلەپەل بڕۆنەوە تازەیتر ئەسڵحە و مەسڵحە و دەمە قوپان و ئەمانە ناخوا تۆ لە دوای ئەوەی کە حاجەکەکانیان کرد گەسە ماتەحتە ئێستا شیکە و بووکی جلە خاکی ناکەیتە بەرە ئەو تەسویرە ئەسڵحە زشتە وەحشی گەرانەس ولی تا دیۆکە تەسویرە ئەسڵحە و ئێمە فرۆشتایە مستەفای هێجری تەکانمانە خوار شەهید فڕادا بەردەممان جنازە دەرەهاورد و ئێسک و پروسک و باوەڕەکەیان مستەفای هێجریە اتفاقی کەوتگە پێت وایەم خەڵکە ئێمە نافەهمی هاتکی نەسیحەتمانەکەی وەک چێ وەکامە ئەقڵ تۆ وەمە لەبیرتان بێ کە شۆڕشی ما دەبێ هاوشان بێ لەگەڵ شۆڕشی سەراسەری گەلانی ئێران خەیلی غەڵەتەوە کرد ئەگرا سەرزەمینە ئێمەش گەلانە ئێران کێس گەلانە ئێران کێس شۆڕشە گەلانە ئێران چ شکلیە تۆ ئێمە بێژە شۆڕشە گەڵە ئێران چ شکلیە گەڵانە ئێران چ شکلیە تا ئێمەیشە هەماهەنگ بووین لەگەڵ ئەم گەڵە یعنی چی شۆڕشە گەڵانە ئێران چۆن ئێمە غەریبەین لەو سەرزەمینە هەواهەنگ بین دە ئێمە لە مؤسسات دەوڵەتە ئێرانی تێپەڕیگن ئەوان ئێژن سەبزی پلۆ باماهی فلان و فلانە سپاهی ئەوان ئێژن توپ تانک فشفشە فلان و فلان تانک توپ نەفەربەر فلان و ما تحت ڕەهبەر دە ئێمە عەمەلە نەیکەین ئەوان وە دەمێژنی ئێمە عەمەلە نەیکەین ئەمە چ ناهەماهەنگێکی واتیە نە ئینوەری نە ئونوەری فلان و فلانە ڕەهبەری ئێستا چی بکەین بڕۆین دوو تلەیلی دیلدۆ خاڵی کەینە ناوە پاستۆر تۆ بە حاڵە خراو بووگە عینە هەماهەنگیە ها نا وە دوا بکەوین نا ئەوەندەوە پێش بکەوین کە تووشی خەساری زیادی بین نانا خوێڕی وە دوا کەوتین ئەوان بەر لە ئێمە دەستیان بردە مەناتق مختلفە جنسی حواڵی ڕەهبەریان کرد ئێمە تۆزێ شەرمنانە چوزانم و ئەدەب و بەرخوردمان کرد ئەوان یەکسەرە شەواڵەکەیان داخڕان بۆ بەسیجی و سپاهی و بەیتە ڕەهبەری کەوتنە بەرمان ماینە جێ ئای مستەفای هێجری ئێمە دەمانەوێت لە درێژەی ئەو ڕاپەڕینەدا تێچووی جانیمان کەمتر بێ خەیلی غەڵەتێ کرد تۆ بچۆ فکرێ و حاڵە تێچووی گیانی خۆت و ئوردوگاکە بکە وا لە حاڵەتە سڵحیشە دەوانچە ئەتەقێت و ناوگەڵتان وا ئەوسا خەڵکتان هەنار بۆ تەڵا بڕین ئەها تۆ لە جێگۆڕکیا ماشینەکەی سەر و خوارە کرد ئەمرد تۆ لە ئوردوگات تەکانە نەخوان ڕۆژێ 5 کوشتەوە ئەدا دە ئێمە جەڕێنە ناو خیابان و تەکە حاکمیێتە دەوڵەتە ئێرانیە دەرەکەفین دووسێ نەفەریشمان ئەکوژێ وەلێ تا دڵمانگەرەکە لە حاکمیێت ئەتۆپێنین تا خەڵک متعەینتر بێت و ئینقلابە توودەیی تر بێت متوەجێ بووین ئەو بەردانەی وا ئەیدەین لە فەرمانداری و ئەیگرین بەو معنان نییە کۆنتڕۆڵە شارمان گرکەسە دەسەوە نە
بەو معناسە کە ئێمە لە حاکمیەتی دەوڵەتی ئێرانی عبورمان کردگە تا ئەمە نەهادینە بکریتەوە ناوە تەکتەکە مردمانە ئێمە یەواش یەواش بڕۆین بەرەو دروستکردنە بنکە و بارەگای جۆرا و جۆرە خەڵکی وەمە پرۆسەسە ئینقلابە ئای مستەفا هیجری. دووهەم ئەوە کە کوردستان بپارێزین. کوردستان مڵکی ئێمەیە، ماڵی ئێمەیە. ئەو قسانیشە لە ئێمە فێر بووگی کوردستان بپارێزین. تۆ بڕۆ قنە خۆت بپارێزە حاجەت نەچێ پێیە. بڕۆ فکرێ وە حاڵە خۆت بکە. پاراستن ئەوەسە تەمامیەتە اختیاری لە دەستمانوێ خاکەکەیە لە ژێرە پێمانوێ. تۆ ئێمە ئەوەیتە ئاسمانگ خاکنێ لە ژێرە پێمانە. تۆ ئیستا ئێمەت کردە ژێر مەجموعەیە شۆڕشە گەڵانە ئێران. با چۆن بیپارێزین؟ لەکێ بیپارێزین؟ مەڵکە ئێمەس ئەو قسانیشە فێروگی. دەبێ بیپارێزین لە هەموو حاڵەتێکدا. بۆ تۆ پاراستە خاسە پاراست لە ئوردوگا پاڵت داوە و پارێزەرانە ئەهاورد هەروەکو باڕەکە و ئەیان کوشتن یەک تاپڕیانەکردە ناویان 15یان ئەکەوتن. خاسە پاراست. ئەمان و دانیشە مەجۆڵێ مچەی هیجری خەڵخاڵەکانە ئەشکی دانیشن سپێونەکانە قەندیل فاحشەکانە قەندیل مەجۆڵێن ڕووداری مەکەن. یەکگرتوویی کۆمەڵانی خەڵکی کوردستان وەک گلێنەی چاو بپارێزن و هەروەها ئەو یەکگرتوویە کۆمەڵانە خەڵکە کوردستان وەک گلێنەی چاو بپارێزن. ئێستا ئێمە کامە جەماعەتە خەڵکە کوردستانین. بعد لەکوێ یەکتریمان گرتگە چۆن یەکتریمان گرتگە بعدیسە تۆ چ ڕەبتێکەس وە کۆمەڵانە خەڵکە کوردستان تۆکەی؟ تۆ کۆمەڵانە خەڵکە جوولەکەی، کۆمەڵانە خەڵکە گوانتانامۆی، کۆمەڵانە خەڵکە برزیلی. تۆ کوێی؟ تۆ کێی؟ تۆ جۆزە کام کۆمەڵەی؟ وە تۆ چ ڕەبتێکیەس؟ دێ ئەگەر خۆمان یەکگرتوو بووگین خۆشمان نەزانین بیپارێزین وە تۆشی. یەکگرتووی لە دوای چی تێت؟ مچە شەڕ ئینسان یەکگرتووەکە. کۆمەڵگای ترازیاک شەڕ یەکگرتوویەکە. ئەم من نایژمیها هەگل ئێژێتی. ئێمە ڕوویین لە هەگل خوێندگمانە. تۆم قسە کردی لەکوێ هاوردە؟ ئەزانم ئەوە فرەحەزەکرد ناوەکە قەوت گەورەوێ خارجی وێ. ویلیهەم فریدریش هێگل ئەڵمانی ئەسڵە ناوەکە. یەکگرتوویەی کە لەگەڵ سەرانسەری خەڵکی ئێران پێک هاتووە قەدری بزانن و بەهێزتری بکەن. چۆن یەکگرتووی مانتەکە سەرانسەرە خەڵکە ئێران پێک هاوردووە؟ چۆن پێک هاتووە؟ زەحمەتمان کێشاگە کەنیشکێکمان هەنارگەسە تاران کوشتیگەسی یەکمان گرت یەکانگیر بووین. یا لە یارۆ تەسویرەکە وا عەکسە مەحساتان هەنارد و سەربازێکی حەقامنشی خواستووی یەکانگیر بووین کامیان. بۆچی هەمیشەیشە کەنیشکەکە لە ئێمەوێ؟ ئەی بۆ کەنیشکەکە ناوێ لەوانوێ؟ سەرکەوتنی ئێمە لە یەکگرتوویدایە. سەرکەوتنە ئێمە لە یەکگرتوویدایە. کاورایە وتی تەفەڕەنجم داگە ماڵ هەرچی پەنجەرەی زیاتر وێ ڕۆشنترە. خەوتیان باریکەڵا وەڵا تۆ نەتزانی بوو ئەمە تۆ لە کەیوە تا ئێستا بووی تۆ ئەفلاتون. سەرکەوتنە ئێمە لە یەکگرتوویە. معلومە ئێمە ئینسانین مەوجودە ئیجتماعین. هێز لە کۆمەڵۆتێ، سروەت لە کۆمەڵۆتێ. ئەم قسانە لەکوێ فێروگی؟ چۆن یەکگرتوو بووین؟ حاڵەکی دیکە کە دەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە درێژەدانی
ڕاپەڕینی کوردستان و ئێران بۆتە هۆی ئەوەی کە نه ئەمە کوردستان و ئێران نیە لە نەزەرە تۆ کوردستانە ئێرانە تۆ ئۆبژەیە ئێرانی وەلێ ئەمەی ئێمە ئاخیزە کوردانە وەگرا سەرزەمینە کوردەوارە بە گوێرەی ئەو خەبەرانەی بە من دەگا بەشێک لە چەکدارە تورکەکان کە لە نێو هێزەکانی ڕێژیمدان نافەرمانی دەکەن و بەرەو ڕاپەڕینەکانی شار سەنگەر ناگرن درۆزن لەمە خوێڕی تروی مچە خوێڕی کوڕە قازی محەممەد لە خۆت خوێڕی ترە کوڕە قاسم لویە لە خۆت خوێڕی تر تۆیسە بەرە بەور بۆ تورکەکان بۆ پاکەکەی تۆ کامە سەرچاوە بە تۆی وتکە تورکەکان نایەن و سڵەکەن و خەڵکە ئێمە ناکوشن تۆ تورکزای کوێی نامتەعەلق تۆ ئەم بەرە بەورە بۆ پاکەکەی تۆ بۆیان تۆ چکارەی تێیت ئەوەی لە خەڵکە ئێمە ئەکوژێت قۆسڵە تەعمیدی ئەدەی مچەی هجری حیزب دموکرات جەماعەتە دۆران کاڵکان نەوەکانە چەنگیز کوڕەکانە ئالەپ ئەرسەلان ئێوە کێن هاتکن ئەم سەرزەمینە ئێمە ئەم خەبەرە لە کوێ بە تۆ گەیشت خۆیان وتیان لە دەرە گوێ تاوتیان لە کوێ بۆ ئێمە نەماندی بۆچی ئێشێ لە تۆ قبوڵیکەن چون تۆ فرە سادقی کوڕە پێغەمەری محەممەدە ئەمینی لە تۆ درۆزنتر و کڵاو بەردارتر و خوێڕی تریش مەگەر هەز لە خۆت و لە حیزبەکەت و لە ئەندامەکانتان و لە مێژووتان مەگەر هەز جەماعەتە پەرچەمە پەلکە زێڕینەیە ناسیۆنالیستە قازی محەممەیە دەمە قۆپان بازە کورد باز ئیستە زانیتان بۆ ئێوە هیچ وەخت نەهاتن بێژن کوردبوون یعنی چی تا چواردانە نامتەعەلق گورجی ئەرمەنیە تورکی یەهودی وەکو ئێوە دەرنەکەفن تۆم بەرە بەورتە بۆ پاکردو بۆ ئەرتشی و سپاهیە دەوڵەتە ئێران بە ناوە تورک بۆ پاکە کردو لەوێ موئەسسەساتەکان حاڵتی خراو کردو ئیستە گەرەکتە گیانە سەربازەکانیان حیفزکەی لە ئەرتەشدا هەر ئەو دیاردەیە وردە وردە دەرکەوتووە جدەن لە ئەرتشدا وردە وردە دەرکەوتووە مچە لە ئەرتش بۆ حفزەکەی مچە تو بۆچیتە نەهادە ئەرتەش حفزکەی بۆ تەمامیەتە ئەرزیە ئێران بۆ ئەوەی کە ئێمە ئەسڵحە نەگرینە دەسۆ نەبینە قودرەت لە ئەرتەشە کوردان ئەترسیوە ئەرتەشە ئێرانە حفزەکەی ئەوە زەبر ئەرتەشە کوردان بوو لە مەهاباد دیتە من و ئێوە وتم موکریان و ئێوە ڕەبتی نییە تاریخە حیزبە بێشەرەفتان ڕەبتووە موکریان نەدەن خەڵکە موکریان وەکو ئێوە نییە خەیلێ تەلاشتان کرد ئەم لەکەیە نەنگینە خەنە دامەنە موکریان وەلێ موکریان دوێکە درەوشاوە دوێکە سابەتی کرد موکریانە سەرە ئەرتەشە کوردانە هەڵیت بوو جەماعەتە لووسکەیە قنگبا دەرە هەڵپەڕکە کەر ئیسە خەریکی ئەرتش ئەپارێزیت و تورکەکانە ناوە ئەرتش و سپا ئەوانە جێگای ڕێزن و ئێمە دەبێ پێشوازیان لێ بکەین ئەوانە جێگەی ڕێزن پدەر سوختە ئێوە ئەوە 43 ساڵن جێگەی ڕێزن وەیەکۆ پرتەقاڵە خوێن کاورای کاولە ناوە کورد ئەهەنێرن ئەیدەنۆ کوشتا پەیکە شەراب هەڵەدەنوە سڵامەتیە یەکتری جێگەی ڕێزن بۆ یەکتری تۆ حقوقەکە لەوێوە تێنا تۆ کێی تۆ خەرە کودام تەویڵەی کرماشانی وتیان ئیسە ناو پەیا کردگە جێگەی ڕێزن بۆ تۆ بۆ قازی محەممەد و بۆ حیزبی دموکرات و بۆ پەرچەمە گەیە هەموسکشواڵەتیە کوردبازیە دەمە قۆپانیتان و بۆ ئینقلابە هەموسکشواڵەتیە فمینیستیە زەن زندگی ئازادیتان هەر لەو پەیوەندێدا پێم خۆشە ئیشارە بکەم بە پشتیوانی
بێ ئەملا و ئەولای خوشک و بە تورکەکانمان لە ئازەربایجان ئێمە دەنگی هەزاران خەباتکاری تورکمان لە تەورێز بیست کە دروشمی کوردستان چشم و چراغی ئیرانیان دەدا. جارە تۆزێ لەهجەکە عەمەڵ کە چون وەم لەهجەی زشتت دەهاتیتە لە تاران کەسێک تەحویلێ ناگرێ فرە زشت و دەهاتی فارسی قسەکەی کوردستان چشم و چراغە ئیران دووەمە نەخێر تاران تەورێز بەغا چشم و چراغ کوردان تۆ غەڵەت ئەەکەی ئەم شوعارە بەسەر ئێمە سەپێنی تۆ ئیستە بۆچی ئێمەت قەرزارە تورک کردگە تورک نامتەعەلق بە ئەم سەرزەمینە تورک لە ئەم سەرزەمینە تەمامیەتە اختیاری پێدەین بەڵام ڕەوایەتە سەرزەمینە ئێمە لە بین ناوات کەس تەعەدایان ناکات و دەست بۆ زوان و ماڵ و فەرهەنگیان ناوات بەڵام نایەڵێ لە ژێر ڕەنت دەوڵەتە ئێرانیا ماهیەتە سەرزەمینە ئێمە و تەمەدونە ئێمە لە بین بوون ئێوە بێژاتان کرد بە شوعارە کورد خەسێنەکەتان تاران بەغداد ئەستەمبوڵ چشم و چراغ کوردان هەڵیدوو ئەگرا سەرزەمینە ئێمە و ئەژدادە ئێمەس سەرزەمینە هیچ هاوردەیەکی نامتەعەلقی بێ هەمە چیزی دەستی کۆمپانی گەلە مرکەنتیڵە استعماریە غەربی نییە ئاغای مستەفای هیجری تۆ ئیستە شەهبانووی وەزیرە ئەعزەمی یا شەهبانووی شایت تۆ ئیستا حیزب دموکراتە ئازەربایجان کوردستانە ئازەربایجانی ئیرانی یا حیزب دموکراتە دەمەقۆپانی کامیانی تۆ ئەم بۆ پاساوە بۆ تورک ئەەکەی بۆ ئەیکەی تۆ بۆ هەنووس حرەکەت نەکردە تەسلیم بووجی بۆ خەڵکە ئێمە و تەسلیم کردگە بۆ بێجگەلەوەی کە تۆ مەئموریەتە هەس تەسلیمیکەی ئەها وەختی جنازەکەی قازی حەمەل لە مەهابادە ئەشەکیاوە بۆ هەفتەیە کەس نەی هاوردە خوار گەرەکتان و بێژن خەڵکە مەهاباد خەڵکێکی پاسیوی ترسیاگوگە نەتانوت قازی محەممەد نامتەعەلقە فاسد و گەوا خەڵکە مەهاباد لێ متەنەفر و نوا کەنیشکەکەی ئەیوت کەس نەو پوڵمان پێباڕوینە لای جوولەکەی پوڵمان گرتۆ قەرز لە ڕووداوە ئیسە دەرکەوت خەڵکە مەهاباد ئەووەڵە ئەرتشە کوردانە خەڵکە موکریان ئیسە دەرکەوت خەیلە مەچەکە قارەمانانە و کوردانەیان هەس ئیسە بۆ تۆ دەرکەوت لە تووڕەیە مەرگە کە ئەسماعیلە مەولودیا و شینە دایکی و ژنە واقعیەکانە سەر گۆڕا خەڵکە کوردە مەهاباد لە هەیکەلە ئەرتەشە کوردان متعین بوو لە موئەسسەساتە دەوڵەتە ئێرانی تێپەڕی کەمت لە کوڕە ئەم خەڵکە نەکوشت بە ناوە حیزب دموکرات کەمت بەها بەم خەڵکە نەدا کەمت ماڵی وێران نەکرد زەمینی داگیر نەکرد لە مالکیەتت نەخست ژن و ماڵ و مناڵیت نەورد بە ناوە حیزب دموکرات و بەهای شۆڕش و دارە ئازادیە بووگەنە ئیستە بووگیتۆ وەکیل مدافع شەیتان ئیستە پارێزەرە شەیتانی ئیسە گەرەکتە خوێن لە لوتە کەس نەیە قارەمانە پارێزەرە حرفەیە پێشمەرگەی وە بەرە ئیزرائیل کەوتگە کڵاشینکۆف وەشان لەکەی و ئەوە نەلووسکە بووگی گوڵە مێخەک وە دەسە ناوە باڕگەیەکانە فەڕەنسە لەکەی وە تۆ هاتوو چۆیەم باڕانە ئەەکەی ئەو پەیامە ئێمە وەک پەیامی دۆستایەتی و هاوپەیمانەتی و هاودەردی لەگەڵ گەلی تورک لە ئازەربایجان تۆ پەیامەکە بڕۆ مستەقیمەن وە زوانە تورکی بدە ئەفەندی تفی مەکەنە ناوە دەمە ئێمە تۆ حیج غەڵەتێ نییە نە تۆ نەپەکەکە نە کۆمەڵەت حیج غەڵەتێ ناکەن لەم سەرزەمینە هەرە و مردمەی مەهابادە وا دوێ کە دیت
لەسەر سەندەلیەکەی فەرمانداری دانیشتوو لە وسەتە خیابانە هەر لەوێ دادگای خیابانیتان بۆ تەشکیل دەدات و هەر لەوێ ئەبعاد خیانەتە گەورەتان مشخص ئەکا و هەر لەوێ جەڕاحیە ئەم تەنە نەخۆشە سەرزەمینە کوردەوارە ئەکا حاڵی بووی پەیام منێرە وەزوانە ئێمە بڕۆ وەزوانە خۆیان ئەفەندی و تورکی بێژە بۆیان داندا و لە هەموو ئێراندا وەردەگرین لە مێژووی ڕابردووماندا ئێمە خاڵی زۆر ڕوون و درەوشاوەمان هەیە لە هاوزیستی پێکەوە لە کامە مێژووە مێژووی هاوزیستی پێکەوەمان هەست هەر کەسیات کەس ئەم سەرزەمینە لە ژێر نەزمە جەهان و کوردی ئێمە قەراری گرتگە گەرەکتە ئەمە بەفەهمی بڕۆ ئەوانەی وا یادگارە بارگاکان و کوردانن لێو دواکریان و تەریقەت گشتیان وانە ژێر نفوز بارگاکان و کوردانیش ئیستا حتا بە شێوەی تەریقەتی ئەوانەی پیانێژن ئەهلە حەق ئەوانەی وا بوو گنۆ شیعە ئەمە گشتی حەکردنە بارگاهە کوردان بوو وا تەنویرە لێ ئەدەن و کەڵام ئەخوێنن ئالمستەفا هیجری کەمە هاوزیستی قارنا و قەڵەتان پەلامارە خەڵکە ئێمە هەرچی ڕۆژە لە ورمێ تەوەسوت و گورگە خاکستەریەکانە ئیلهام عەلیۆف و ئۆردۆغان خواردنە زەمینەکان و سەرزەمینە ئێمە بە کۆمەکە دەوڵەتە ئێرانی و ڕەنتە دەوڵەتە ئێرانی و سەرمایەهای ملیاردیە سەرزەمینە ئێمە وا تاڵان ئەکرێت و ئەدرێتە دەسە ئەمانە تابێن سەرزەمینە ئێمە بخۆن تا ئێمە بکەنە قەومی ئیتنیک و بچووکمان کەن و خڕمان کەن و لە بینمان بوون تۆ بەمە ئیژە هاوزیستیە موسالەمەتامیز تا ئەو بە نەمایشە تەزاهوراتە محیتە زیستە وشکبوونە دەریاچەیە ورمیە ساڵ نەفەرە بۆ بێرێتە خیابان و درۆ نەمایشە سەرکوب بە تۆ هەڵخەیت و گۆرانی بێژیت لێو دوابێژە من ساحێوە ورمێ چون من بە خەمە دەریاچەکەی بووم وەختی من بە خەمە دەریاچەکەی بووم تۆ خەریک بووی لەسەر دەریاچەی شۆرەزار نەمەکە کلیپە هەڵپەڕکەی کوردی ئەکرد ئای مستەفای هیجری تاریخ زۆر ڕوونمان هەست تاریخ ڕوونە قازی حەمەت و جەعفەرە پیشەوەریت وا دەوڵەتە ئێرانی لە ترسە جەعفەرە و پیشەوەری بە عنوانە غودەی سەرەتانی ئێوەی خستە ناو جمهوریە ئازەربایجان ئەرێ شاخەیە کوردستانیە فەرقەیە دموکراتە حیزب توودە ئێستاش کە ئێمە شان بەشان و هاوپەیمان لەگەڵەوان بە دژی ڕێژیمی کۆنەپەرستی نادرۆ ئەەکەی تۆ شان بەشان و هاوپەیمان لەگەڵ ئەوان بە دژە کوردان ئیقدامە کردگە تایستە خۆت و حیزبەکەت و تاریخەکەت متوەجێ بووی؟ 7 ساڵە پێش وتم باسە کۆمار و جەمبوری ئیسلامی مەکەن باسە دەوڵەتە ئێران بکەنەگە کوڕن چون جەمبوری ئیسلامی سوورەتەک ئەگۆڕی وە توی شتێکیە هەی لەم دەمان مەکە کۆماری ئیسلامی ئێران خەبات دەکەین چۆن خەبات ئەەکەی دا پرۆسیاک چۆن خەباتە کردگە ئەوە وایسە سەرزەمینە ئێمە و تەقدیم کردکردە هەنە تورکەکان وتو تورکەکان لە تەورە و زەوتکیانە کوردستان چشم و چراغە ئیران وتت ئەرتەشیەکانە تورک سڵەکەن و سپایەکانە تورک سڵەکە نادەن لە خەڵکی خوا هەڕی ناگرێ خەبەرم پێگەیگە بەخوا ئەرتشیەکانیش کوڕە خاسەن ئێمە هەر پێکەوە بووجین و بەخوا و تاریخی قەشەنێکمان هەست دە ئێمە مبارزەس بەر عەلەیه ئێمە یا مبارزەس بەر عەلەیه جمهوری ئیسلامی کامیان مستەفای هیجری حیزب دموکرات تۆ ئێمە و چی فەرز کردگە مستەفای هیجری پێتانم نەوەدی یەواش قەشەنگ و زوو هە تەسویرەکەتان دەرەکەفێ ئیتر ئەوەیشە واوە بۆی جنازە و بۆی خوێن و کوڕ کوژیاگی ئەخەڵەتیایتر ناخەڵەتێ پێتانم نەوت دەوڵەتە ئێرانی ئەتان واتە مەسلەخ ئشتبا ئەکا و دانەتان نابود ئەکا هەر بە سەریعی هەم بە سەریعی خەریکن نابوودەون بەدەستمان
یعنی ئێستا دانێ دەمەقۆپان لە پێی تەرەفدارە تۆ چ قسەیەکی هەست بۆت بکات دوایە گشتە فەزاحەتەوە خەریکی دەریەخەی بە ئاشکارە چکارەی کە کارمەند دەکوێن ئەنەوێت دوای ئەو ڕێژیمە چ ئەوانەی لەگەڵ یەکتر دەژین لە شارەکانە و گوندەکان چ ئەوەی کە دراوسێ یەکتر دەبین ئەو هەوپەیمانیە حورمەتی بۆ دابنێن وە ژیانێکی باشتر بۆ هەموو خەڵکەکەمان فراهەم بکەین سەردەمی ژیانی بە ئاشتی و سەردەمیانەیە سەردەمی ژیانی باشتی و سەردەمیانەیە کاول کامە سەردەمی ژیانی شەڕوگە و کامە مەقتەع تاریخی شەڕ لە جامعی بەشەریا چووگە ئاخرم قسانە هەروە فڕێی ئەدەی یعنی گەرەکتە چهرەی ڕەهبەرانە و خۆت بگری لەکوێ مەعنا پێیاکە سەردەمی ژیانە ئاشتیە ئیستا لەکوێ ئاشتیە لە ئوکراین و رووسیە لە یەمەن لە لیبی لە ئەمریکای لاتین لەکوێ سەردەمە ژیانە ئاشتیە لە خیابانەکانە ئوروپا کەی ئەم تاریخە بەشەرە لەحزەیە بێشەڕووگە ئاغای مستەفای هێجری سەردەمە ژیانە سەردەمیانەیە یعنی چی بکەین خۆ ئێمە نەمانوت کە ئەڕۆینە دەورانە عەسرە ماکسیمیلیان سەردەمە ژیانە سەردەمیانە پەیبردنە بە تاریکیەکان و خەتەراتە عەسرە حازرە نەستفادەکردن لە ئایفۆن ئای مستەفای هێجریە ئینقلابە هۆمۆسێکشوالی کۆنە ژن ژیان ئازادیە دەسە شاراوەیە شۆڕشە گەلانە فەمینیستی ئەمانە سەردەمیانن لەکەی وە گشتان بووگن و گەی و هەموو سێکشواڵێ مە نەمانزانیگە لەکەی وە هەر لە وەختە لە ئوردوگابوون گشتان خەریکون کەی وە خەیریەت ئیعلامیەکەن بە سوورەتە ڕەسمی ئەمە سێ سەردەمیانە خەریکن ژیانەکەن یعنی چۆن تۆ لە ناوە کۆمەڵگایەکە تەزاد دە مەنافعە نییە چۆن نێسە لەکوێی دنیا تەزاد دە مەنافعە نییە چۆن ئێمە هەر لە ئێستەوە تەسلیم بووگین ئەوەی خەسارمان لێ کەوتکەیشی قبوڵیکەین لە ئێرانە ئازادە سۆحا بە یەک و ئەژین چۆن بە یەک و ئەژین بەر ئەساسە کامە قەرارداد بەر ئەساسە کامە سیمەڕکردن بەر ئەساسە کامە ساخت ئەیە قەرارە هیچ اتفاقی نەکەوێ هەرەمەوێت ئیتر بۆچی خۆمان شەکە دەکەین ئێمە پێمان وابوو ژیانە خۆشترێک دەکەین ئێمە پێمان وابوو قودرەتە خۆمان ئەلوێنین ئەوەی لە دەستماندا گەتێری نیوە باوەڕەکەی تۆ وعدەیە بەهەشت دەدەی ئێمە ئەو پەیامە دۆستانەمان وەرگرتووە لەنگۆ و ئێستاش داوا دەکەین کەی لەکوێ ئەو پەیامە دۆستانت هەڵگرتگە لە ئەنگۆ یانەی تورکەکان ئیستا خەریکی وەزوانە ئێمە بەرامبەر بە تورکەکان قساکەی لەکوێ ئێوە ئەو پەیامتانە دەریافت کردگەوە ئێمەتان نەوتگە لەکوێ لە کامە پەسە پشتە پەردە لەگەڵ کامە نەهادە نوێنەرە تورکەکان لەکوێ لە ئێوە ئازیزان و هەروەها هەموو خەڵکی ڕاپەڕیوی شارەکانی ئێران کە بەڕێ پێوانی هێمنانەوە ئای مستەفای هێجری تۆ ئیستا ئێلامە بەراعەتە کرد لە ئێمە لە مەحابادا ئەحیانەن لەکوێ ئێران قاچاقەیتە زەوی ئیستا تۆ چکارەی بەرامبەر بە خەڵکە ئێران قساکەی تارانیت کرمانیت چکارەی مەحابات کە هەنە تۆ نییە و ئێعلامە بەراعەتە لێی کرد ئیستا تۆ بە عنوانە نوێنەرە کێ خەریکی قساکەی کە ئەوان ڕێپێوانە هێمنانە ئەکەن داوەشین مەحابادیەکان ئەمرتان نەمێنێ ئێوە بە توند و تیژی سیمایە خەشن لە ئێمە دەرەخەن وەحشیانە تۆ ئیستەوتە بە ئێمە تۆ سەرە شۆڕەکەی ئێوە تەمامە عومرتان باعث سەرشۆڕیە ئێمە بوون ئێوەی نووسراوە بە کورد
یەک جێگە نەتانتوانی تەحمل ئینسانە واقعیە کورد بکەن فەورەن وە پەلە پەترۆ تا نەهایەتە دەرخستنە دەمامەکە خۆتان چوون پشتیوانی بکەن لە خوشک و براکانیان لە کوردستان نا ئەوانەوە فارسی بێژە لێو تێناگەن باوەڕکە ئیستە سنەیەکان لە تۆ تێ نەگەین کرماشانیەکانیش لە تۆ تێ نەگەین ئەمانە بکەر و فارسی کە پەیام ئەدەی ئەوانەی وانە کرمان و مەشهەدا پشتیوانی بکەن لە خوشک و براکانیان لە بەتایبەت لە شارەکانی مەهاباد بۆکان سنا و باقی شارەکان کە کەوتونەتە بەر هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئیستە تازە کەوتکینە بەر هێرشیان جاران نەبووین وەختی ئێداممانی ئەکرد و مؤسساتی بەسەرمان و دانا و زەوی وزارمانی برد و ئاڵڤجەڕی برد و سەرزەمینی برد و مەنابعی برد داگیر نەکریاوین بەر هێرشیان نەکەوتوین لە دوێکەوە کەوتکینە بەر هێرشیان تو ئەمانە بۆوە فارسی نایژی ئیسە کێشێ ترانسلیتی کاتەوە فارسی ئێمە هەمومان پێکەوە شان بە شانی یەکتر ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران ڕادەماڵین و پێکەوە ڕاماڵینی ڕژیمی کۆماری ئیسلامی لە مێشکە ئینسانەکان و دەستپێیەکات کە لە حاکمیەتە بێگانەیە هاوردەیە دوژمنە نامتعلق بە سەرزەمینە ئێمە تێئەپەڕێت تەسلیم بوونی ئیتر قبوڵ ناکە ملی بۆ نادات لەگەڵی هاوکاری ناکات و ئیجازەیش نادا ئەنوان و ئەنسار و دەستەکانی بەناو خیابان یا کەسانێک کە نیاتە ئەو بە زوانە ئەوان تکرار ئەکاتۆ لە ناو سەرزەمینە ئێمە مەوجودیەتی بێت تفیتەکەن مۆڕی لێ ئەوەنەوە هاوکاری تەکان ناکەن ئاخریش دەرفەت بێ شەقیشی لێدەن پەلەیشیان نییە حتا خاز دەریەکەن متۆجە و یاغم سەفایجی ڕاماڵینی واسە وەلی وا دیارە تۆ جۆرێکی تری ئەزانی نایژی چ شکڕیە فقط ماتەڵویت مەحسا بەمرێ ژینا بەمرێ ئەم اتفاقە بکەوێت تو لە ژیر و هەماهەنگی بکەی ئێران ئازاد دەکەین و ئاوەدانی دەکەینەوە ئێران لە چی ئازادەکەی و ئاوەدانی دەکەیتەوە تۆ ئاوەدانیەکەیتەوە ئێران ئازاد دەکەین و ئاوەدانی دەکەینەوە چۆن ئازادی ئەەکەی لە کێ ئازادی ئەەکەی لە چی ئازادی ئەەکەی بۆ چی ئازادی ئەەکەی تۆ ئەیکەی لە دواییدا جارێکی دیکە بعد ئیستا ئەمە ئێران بوو ئێم گشتە دەمە قۆپانبازی و کوردبازیە بۆ ئەەکەیسە بۆ بەم زوانە قساکەی لەهجەت هەست لەهجەیە زشتە هەست توانە نییە وەزوانە فارسی تەکەلومکەی دەی تۆ لەم ئێرانە وەزوانە فارسی ناتوانانی تەکەلومکەی فرسەتهای شوڕی چۆنەگری بەحسە پیچیدەی سیاسی چۆنەکەی داخم سوحا لە ناو مەجلسا ئەگەردانیشی قەراوی خەتابەیەک بێ ئەوی تۆ پیتەخەنەی دنیا دەچوو چۆن زوانە فارسی خاص فێرنەوەی بێ ئێستعداد وا بەم زوانە چووگیتە مەدرسە و هاتیگی تۆ و فیلمە دیگە و لە گشت کەسێ ئێرانی تری و قاورمە سەوزیە خۆی وە دوو گوپی ناتوانانی زوانە فارسی قسە بکە ئێ بۆ گەرەکت بۆم خەڵکی ئێمە ناڵێ گەرەکردنەوە کەس فارسی بزانێ زۆر و هاورد و ئەو زمانێمان پاڕاوێشێ نیستە مەگەرنەوە ئێران سەرخۆشی خۆم لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت بنە ماڵی شەهیدەکان ڕادەگەیەنم بۆ تۆ کێی لە ئێمەی خەڵکی کوردستان سەرخۆشیەکەی تۆ جوولەکەی کوێی دراوسێمانی چکارەی تۆ سەرخۆشیمان لێکەی وە تۆ چڕەبتێکیز دەسەوامان وەملە هەز بۆچی هەر خۆت ئەنووسێنی پێمان وە شوێنە سەواوەکەیە ئەگەڕێی تۆ کێی تۆ سێر کەمە عەسەن ڕەبتی بە ئێمە نییە ها خۆی تێ قوڵتان دەگە لە دوورە و خۆی و حیزبە بووگەنەکەی وە ئارەزوو دەکەم بەستەدان کەس لە خەبات گێڕانی شەقام کە بریندار بوون هەرچی زووتر
برینەکانیان چاک بێتەوە و بگەڕێنەوە مەیدانی شەقام. جدی؟ ئەی کوان ئەو هەڵۆ خوێڕیەکانە زاگرۆسە تیمە پزیشکیەکانیان دەرمانیان کە هەنێ خوێڕیت بوو دەمیان ئەوەستۆ ئایان و ئێمە هەڵۆین ئێمە وتمان قشقەڕەیش نیەن قاڵاویش نیەن خودە سپای پاسدارانن کوام تەشکیلاتە نهێنیە مەخفیتانە ئیستە وەفریایەم خەڵکە بکەوێ تۆ فەقە ئارەزوو دەکەی ئارەزوو شتە مزەخرەفێکە ئومید شتە قەشەنگێکە ئومید یعنی کارێکی بۆ ئەکەن ئارەزوو یعنی فڕۆدا ئاسمانۆ بە تۆ هیچ کارەی سەرکەوتن بۆ ئێمەیە کۆماری ئیسلامی مەحکوم بە نەمانە. سەرکەوتن بۆ تۆیە ئەم ئیتمینانتە لەکوێ هاورد نەخوەی سەرکەوتن نەبۆ تۆیە متعین بوون و دەرکەوتن سەرکەوتنە تۆ لەبینەوە وا ئیستا کەوتکیتە لەرزە لەرزە دەوڵەتە ئێرانی وەسەریع هەناردەگتی وەم زوانە خەسیاگە پڕ لە درۆی تەناقۆزە دوژمنانە بەرامبەر بە مردن ئێمە قەشەنگ دەمامەکەکەتت لادا ئای مستەفای هیجری ئێستا با بڕۆین بزانین لە ناوەندە هاوکاریتانە چیتان کردگە وە زوانە فارسی لەوێ چیتان وتکە ئای مستەفای هیجری خۆ ئەمە قیافەی ئێوە بوو وە من لە ڕۆژە ئەوەڵ هەفت ساڵە پێشەوە کە نەقدانەمە کردو وتم ئێوە کێی کوڕە کێن و بە کامە مەئموریەت هاتگنە سەرزەمینە ئێمە ئیستا تۆ تەمامە مێژووی مسلحانەی خۆت شەهید سازی خوێنگرتنە گشتی باتڵ کرد و بە وەحشیە نەزانیت چون نە سەردەمیانە بوو نە ئیمڕۆیانە بوو وەلی تۆ حتا دوێکە حتا مانگێ لەمە بەریش نەمایشت دەمە قۆپانە خاکستەری و تفەنگە کلاشین کۆف و پێشمەرگەی ئاسیب دیدەی وە بەرە ئیزرائیل کەوتگ و سکە دڕیاگ و ئەمانتە ئەدا تۆ هەرەوە بووی دوار ڕاسان و ڕاسانە دەکرد تاسانە کرد تۆ لەگەڵە سپێونەکانە قەندیلە خەریکە گومڕوکاتگرتن و بنکە دانان و قاچاخ بووی تا دوێکە فعالیەتە مەدەنی و فەسادە ئیجتیماعی و ئەوانتە تەبلیغە کرد ئاغایانە ئینقلابت دەسە شاراوەیە هەموو سوشوارەتیە شۆڕەشە گەلانە فەمەنیستە ژنجیان ئازادی نۆکرانە دەسە هەزارمە کومپانی گەلە سەرزەمینە کوردەوار حەپەلوشکەرە نابود کرد تۆ پێی دوایە ئەم کۆمپانیانە ئەگەر ئەمسالە تۆ قازی حەمەیان نەبوایە مەلام مچە و عەبە ئۆجالانیان نەبوایە ئەیان توانی مردمە ئێمە بخۆن لە چی ترسیاگن لەم سەر و بەندە وازیقتان کردە بۆتان ناڕواتە بەرەو دا بڕۆینە سەر ناوەندە هاوکاریتان ناوەندە هاوکاریە ئەحزاب بوو گەنە دەوڵەتە ئێرانی بەر عەلەیه مردمە کورد بەر عەلەیه کوردان و سەرزەمینە کوردەوار عەلەیه مردمە کوردان و سەرزەمینە کوردەوار 22 ساعتە پێش اطلاعیه مرکز همکاری احزاب کردستان کردستان کجا مرتی که تجزیه طلب کردستان کجا اطلاعیه مرکز همکاری احزاب کردستان اما ایوتو حلقرا دانیک غشتر تیکس دروزنه کلاو بردار کردستان کجا کوی اطلاعیه مرکز همکاری احزاب کردستان در رابطه با وضعیت حساس مهاباد و شهرهای کردستان وضعیت حساس چه وضعیت حساسی لیمان کجیاگه ده ایمت دمی که لیمان اکجید لوتی دولت ایرانی هاتگه لیمان اعدام کری والا سر اطلاعیه که تو ده للرولکانم سرزمین ایمه اکجریا و تو باکت نبو با افتخار دزانی و خستن کاروان شهیدان او دار آزادی خوینی گرکه استا چه حساسیتی که از شرایط مهاباد و ای وزیقتان کردگه
پس ئێمە نەتیجە ئەگرین ئێوە لە گیانە ئێمە ناترسن. ها ئەوە عەبەی موحتەدی چواری هەناردگن و ێژێ جاسووسە ئیسرائیلین، کەمپەی نەخەنە ڕێوە جاسووسە ئیسرائیل نییەن. ئەوە عەبەی موحتەدی ڕامین و حوسێن پەناهی داوە دەس و گەیاندیە چەق و قەشەنگ و کردی فعالە مەدەنی و خۆشی داوایەکرێت تخوا جارێ دەست ڕاگرن ئەیدامی مەکەن تا ئێژێ فعالە مەدەنی. وایسە دایکەکەی حەزوە خۆیە کات و مادەرە شەهیدە و خۆی دەرەخات و ئێوە گشتە نەمایشی پێدەن. وا تۆ لە ڕاسانە 85 و کوشتن، 85 تەکانە نەخوارد. وا یاروانە پەکەکە ڕۆژ نییە سەلک جنازە نێرنەوە. کوڕ و کەریشکە خەڵکی لە هەورامان و لە سنە و لە کامێران و لە ئیلام هەڵنەگرن نەیوەن لە شەڕناخ و لە کوبانی و لە قامشل و نێدێنە کوشت. ئێستا تۆ لە چیە ترسی؟ لە جنازە یا لە خوێن؟ هەتوو دوێکە حاژەک چوو پێتا دڕیتی. شەرایەتە حەساسەکەی چییە؟ ئەی بۆ تۆ لە شەرایەتە حەساسە دەرەقنە خۆت بەیان نامەی واتە نەدادەرەوە. شەرایەتە مەهاباد بۆ حەساسە؟ بۆ کێ حەساسە؟ بۆ ئێمە حەساسە یا بۆ دەوڵەتە ئێران حەساسە؟ هەم میهەنانە مبارز هەک ئەمە ڕوو بە خەڵکە ئێرانە. میهەن ئێرانە یا کوردستانە؟ بۆ فارسی نووساکتە. هەم میهەنانە مبارز لەگرە درۆکە و دەرکەفت. تۆ ئەحزابە کوردستانە کوێی تەجزیێتە لە بە پەدەرسوختە. هەم میهەنانە مبارز ئەحزاب و سازمانهای سیاسی ایران و کردستان، سازمانهای بین المللی حقوق بشر. عجب. ئێستا ئێمە هەم میهەنە ئێرانین هەم میهەنە کوردستانین. ئێمە هەم میهەنە ئێرانین هەم شەهروەندە کوردستانین. چۆن ئەمە چۆنە چ شکلی ئەمە؟ بعد ئیسە تۆ هیچ کام لەمانە نییەی نسبەت بە سازمانهای بین المللی و حقوق بەشەر. تظاهرات و اعتراضات توده‌های مردم در ایران و کردستان در مدت ایسا کردستان جزیره جدا لإیرانه. جزیره جدا از لإیران چیه؟ ولا شمال افریقا؟ در مدت 40 روز گذشته بیش از پیش وسیع‌تر گشته و اتحاد میان تمامی اقشار و ملیت‌های تحت ستم ایران استوارتر شده است. چون اتحاد استوارتر شده؟ علی خامنه‌ای لزاهدان داگی لخلکی کشتگیسی، هاتکه لسنیش داگی لخلکی کشتگیسی، هر تکانی نخواه لزاهدان 400 لی خستن. اما ابو قسم مبنای اتحاد ویکو دریاغ لیان. اتحاد من چیه؟ بو چی متحد بگیم؟ والله یک نفر داگی لگشت من گله کومیلی کی. دی خومه 43 ساله دا لگشت من. چون املی کتک خواردن نوگس و عامل اتحادی نامه 43 ساله آقای ناونده هاوکاری احزاب کردی. روز 4 آبان ماه بعد از فراخوان مرکز همکاری احزاب کردستان ایران جهت برگزاری مراسم 40 شهید شدن ژینا، یعنی ایوه هر کوی که اتفاقی که جمعی اکوی اونو صاحبی تو فراخانه داگه. ایسا تو فراخانه داگه بوگن ای بو اچویت ادود علی دایو ترانه علی دوستی و وریا غفوری تی عبی محتدی و علی جان خونی خودت بخونی خودت خوش آمدی. حزب دموکرات شعاری کرد ایود آغای گل جهان گلی زدی بر سری ما لکانال نیشتمان جوان تو. ایستا تو گرکت بیجی خلق هاورگا سدرو لچلی وا خلقی روات سر قبران. بعد شایعه داخستو علی دایی تیت قصه اکا خلق بروا علی دایی بوینید. تو کاو بردار. ای بو ایسا لگرکت بوی تو صاحبی، یعنی تو هدایتی اکی؟ مگه تو نایجی ایدینی و رهبریتی نیه؟ تو ایسا لگرک چکاری؟ ای بو ناراحتی مهاباد لدست درچوگا کیس ایمین؟
ئاشوبگەرین ئێمە اقتشاشگەرین چیەکەی بێمان ئێلان بەراەت ئیستە مەحسا کارە تۆز مابات کارە تۆ نییە چلەی مەحسا و سەرقەبرانەکەی سەقز کارە تۆز اعتراضات این جنبش نوین به اوج و به مرحله‌ای رسید که دیگر راه برگشت نخواهد داشت. راه برگشتی وقتی نو هاتن دیلدوتن حواله کرده بیت الرهبری بو ایوه راه برگشت نماگه ایم دمی کتین و اروین و یخی دولت ایرانی من گرتگه بۆ تۆ ڕاه بەرگەشت نەماگەن نەمایشیان داگە کە تۆ لە ئوردوگات کیتە دەرەوە سپای پاسدارانیش ئێژێ چەکتان کەم نەیاڵم بڕۆنەوە ئوردوگا ئێوەیش وە پەلەپەلێشێ بێژن وەڵا خوا هەڵی ناگرێ ئینقلابمان کرد ئەوە هاتینەوە ئیتر ناتوانم بڕۆنەوە ئوردوگا چون سپاوت کێسی ئەگەر بڕۆنەوە ئوردوگا موشەکتان لێدات ناتوانم بڕۆنەوە بۆ لەبەرەوەی تڕۆ ئەون لە بەرچاوی خەڵکی نشانەدا یا سپا خوێڕیە لە ئێوە خوێڕیترە یا ئەو ئێوە لە ئەو خوێڕیترن در سراسر ایران نیز اعتراضات جهت پشتیبانی از کردستان و به مناسبت 40 ژینا بخش عمده شهرها را فرا گرفت اخباری جیبو من دی و با این مهم اتحاد و همبستگی میان معترضین در کردستان و ایران محکمتر و استوار گشت درو اکی اتحاد و محکمتر بون کوی حتی ایران اینترنشنال پوششیه داگر نیدایتر محکمتر نیم اتحاده چون ایمه اتحاده کن تکی یکتری و چی علامت دین و یکتری و دوکال بابا کابرا گره کیسی تکی یکی که بیوتو خوشکو براد دست براو خوشکیه ده چون ایمه ایسا متحد بوگین عامل اتحاد من ایران اینترنشنال ها اگر روژ ماهوارکی دوچار مشکل بوید اتحاد من نیتر یا جمعیت جوانان محلات تهران اگر روژ فراخان ندا جوانان محلات تهران ایتر ایمه و یکو اتحاد من نیه چون ام همبستگی ایجاد بوگه همزمان با وسیع‌تر شدن اعتراضات خیابانی نیروهای رژیم نیز بیرحمانه‌تر معترضان را سرکوب می‌کنند. وسیع‌تر شدن تو دچار الزایمر بوگی مگر جمهوری اسلامی نبود لدو روزا لسال 98 و 96 3-4 نفری کشت حل شوی کاسی کشت استا چون وسیع‌تر اوی سرکوب ترکا او لوی تکانی نخوار 30,000 کشت یاران آخیزی او اعضای حزبیه هموسکشوالا و کشته دیلدویان کم هاورگه هدایتیان کنه بخش خصوصی در مدت 2 روز گذشته در کردستان از قصر شیرین تا ارومیه 7 نفر شهید و 100 نفر زخمی شدند. ما مراتب تسلیت و همدردی خود را با خانواده و اطرافیان شهدای سربلند ابراز می داریم و امید بهبودی سریع را برای زخمی ها خواستاریم. ایو قلبتان کرد ایم قبولی ناکی ایتریش گف نکی نیجی اما خلق من هاورگا سدرو با فراخان ما آمدند حامیان و طرفداران و گوش به فرمانان من اگر واوایا استا پیکر تو زخمی خوارد و کجیاگی داو لدور و دانه این نشتی تسلیت و ایمه بیجید ایمه تسلیت تو قبول ناکین توی جولکی هاوردی بیانی کس ناسی فاسد برو حالی ربو خواد برو تسلیت و یاروان بیجوا و حاجک چو و حاجیانا سیاست مرکز همکاری در این جنبش نوین ایجاد و پاسداری
از اتحاد و همبستگی میان جنبش کردستان و سراسر ایران است. نه والله سیاست ایوه ایجاد یک بستگی همبستگی و یک دستی دولت ایران در گذار از جمهوری اسلامی به دولت ابدی سکولاره و مؤسسات سکولار ابدیه. سیاست ایوه دقیقا اوسه، سیاستیش نیه، دستور العمل کاریتانه. بيلم همبستگی قسب که توزی دا همبسته دا ببزانم چون تو تک ایما همبستنیی ولی چوگی تک تارانا همبستهی. بنابراین بر حفظ مسالمت جویانه بودن اعتراضات و تکرار شعارهایی پا می فشاریم که همیگیرتر و در خدمت توده‌ای کردن این جنبش باشد. دی خطوط و انقلاب توده‌ای و ناوی انقلاب زنان گلان ایرانه. زندگی آزادی هموسکشوالکان بین در و قیامیان کرد. استا تازه گرفتانه برون برو انقلاب توده‌ای و رفتارهای نرم و رفتار نرم حاکمیت دست لسرکوب هلاگری اچیت دواوه و رفتار نرم. احیانا اعتراضات و اعتصابات قرار کمر حاکمیت بشکینید لمؤسساتها. چون امیانه خراوه ایمه کین چون لدس ایوه نامینید توده‌ای اوی تو وقت دولت ایرانی سرکوب ناکه بو دولت ایرانی لطی 43 سال گذشته مگر فیلم برداری لخلق نکر، خلقی اورده زندانو لکهریزه گو باتون تجاوزیه کردو خلق. چون ایستفقه جنازه ناو خیابان ایوی ترساندگه ای بو گیریاگه کان و شکنجه کریاگه کان ناو زندانه کان عزیت دان ناکه ای بو حکم کان محاربه و اعدام ناو ساحه زندان عزیت دان ناکه. چون او و ایمن روا اوینن ولی پیتان خوش نیه لناو خیابانا بکجین ولی وکو مامر لگوشی زندانا حلمان کشن فرقشنه لاو کس نایوینی تو قیناکاو. از تمام دختران و پسران مبارز و انقلابی کردستان میخواهیم بزنن دختران و پسران تفکیک کردن مردم جامعه ایمس. ایسته توی چون روی تسر 14 سال و 15 ساله دختر و پسر مانوورده ای ایکو اگیو هموسکشوالتی و جنو امانت کواتی خی دختران و پسران ایسته اما انقلاب دختران و پسرانه. دی اگر امانه نسل زدونو جیر بارقسی کس ناچن بوگن دهاتی اجیر بارقسی تو بو ایشی بچن تو کی دمک خودتا ناجن امانه دختران و پسران نسل زد دهی هشتادین جیر بارقسی خواهش ناچن نسل موبایل و اسمارت فونن جیر بارقسی دایکو باوکیان ناچن تو کی امری پید مشتبه کرگه فکرکی تو قصب کی جیر بارقسی تو چن چون پیانی جیر دختران و پسران عجب عجب. همچنین روند مبارزه و مقاومتتان به وسیع‌تر شدن جنبش و شرکت بیشتر توده ها در تظاهرات یادی برساند. به همین دلیل وظیفه همگی ماست که بهانه دست نیروهای سرکوبگر رژیم ندهیم که در فرصت سرکوب خونین را از دست بدهد. من پیشنهاد دکم و ایوه بخاطری اوی که ایمه منتسب نکات به تجزیه طلب های وکو ایوه ورد و درستان تسلیم بون ایمه قول دین لزندان درتان بیرین تا پروسه محاکمه و اعدام کردن تان تواوی ایمه در زندان کان من شکاندگه و ری پیوان مسالمت آبیز انقلاب من کرگو ایوه تیرین درو. لطفاً بهانه مدن دست جمهوری اسلامی بعنوان هیز معارضه هاوکار صدام حسین اصلح و دست تجزیه طلب بوگن لسلیمانی دانشتگن. ام بهانه مدن وجود ایوه گل باعث سرکوب و تقاکردن لئیمس دم منزاد نیه بکینو ایجن تجزیه طلبن بین بی زحمت لقن خوتان مایه بنین حسن نیت به ایمه نشان بدن ورد و درستان صحا لپرویز خانو صحا لپینجوین خوتان تحویل
دولت نفس آخر کشیده ایرانی بدن امش قول دین و رقص کردن و دانس کردن و پرچم جنان و انقلاب جنان و نرمو نوری نجاتان بین چونه مخاسه دیمش تقاضاتان لیگه خوناوی حد ایوه تقاضا کن ایوه مشتی وحشین دارای تصویرهای وحشی وحشتناکن سردمیانه نین دم قوپانەکانتان داکەنن یەکێ تیشرتێک و یەکێ شەرواڵ جینێ بکەنە پاتان بێن خۆتان تەحویل بن لە تەسویرە وحشیە ئەسلحەوە دەسە ڕشکنە ناوە کەژوکێ و دەست هەڵبگرن سەردەمیانە و معاسرانە بەناوە تەرەفدارانە ئاشتی خۆتان بەنە دەسو سەردەمە ئاشتیە سەردەمیانەکەن نظرتان چییە؟ دەخۆ ناکرێت و هەر پێشنەهات بێت و کەوچمانکەی ئێمەوە تۆ نێژین تۆ دانیشی پاڕووی زلزل بخۆیت و دعاکەی کە ڕەهبەرە ئێمەی ئەکرێ تۆ یەک هەنگاو بەرەو ئێمە بێ ئێمە 50 هەنگاو بەرەو تۆتی داسۆحە خۆتان تەسلیم کەن ئێوە عاملە سەرکوب بە ئێمەن تەکان ئەخۆی نێژین کۆمەڵ و دموکراتە تەجزیە تەڵەبە فاسدە سەر بە دەوڵەتە عێراقی عاملە سەهیونیزمە جەهانی و نۆکەرە ئیسرائیل و بەچە عەرەبستانە سعودی دا بێ زەحمەت خۆتان بەنە دەست و با بەهانەیان نەمێنێت دەی بێ زەحمەت نەتۆ داوا ناکە ئێمە دەسە خاڵی بێسین بەن لێمان و تۆ قۆڵە دەی ئینقلاب ئەوێت و دەیمیش قەوڵە پێدەم نەیاڵین بگەنە مەحاکمە و ئێعدام بکرێن و حەرەکاتە نەرم و نۆڵ هەروە کە تۆ ئێژیتی دانس و قڕەکەمەر و شۆڕەشە ماچە ناوە خیابان و ئەوانە دەرتان تێرینە زندان وەکو قەهرەمانان و غەنی بلووریان و سەران و مجاهدینە خەڵقە ساڵە 57 ئێوە تێرینە دەرەوە بایتر نێژن فرە مفت خوەر و گنیە بەهایەکتان داگە دەخۆ ئێوە لە مەرگ ناترسن پێشمەرگن و باڵەتان وەقە کوردستان بەرزە و پەڕۆی ئاڵاکەتان ئاڵای هەموو سەکشواڵەتیە و فرە گەورن بێنم کارانە بکەن همزمان با تمامی شهرهای کردستان در روز 4 آبان ماه مردم مبارزه مهاباد نیز با تعدیل کردن بازارها به خیابانها ریخته و بر ضد رژیم اعتراض کردند. نیروهای رژیم نیز به سرعت وضعیت شهر را میلیتاریزه کردند. دائما 4 آبان و خلق و زەریفکاری و قەشەم و ئەو جۆرەی توی جیهات کەسە خیابان حاکمیت میلیتاریزەی کردگە چی بکەینیستە بڕۆینەوە ماڵ و سرکوب تظاهر کنندگان و دستگیری معترضین شروع شد که اکنون نیز خطر دستگیری و کشتار مردم به پا خواسته مهاباد وجود دارد. ما به عنوان مرکز همکاری احزاب ایران از تمامی مردم سراسر کردستان و ایران و آزادی خواهان خارج از کشور تقاضا داریم به هر طریق ممکن حمایت و پشتیبانی خود را از مردم مبارز مهاباد و سایر شهرهای کردستان نشان داد. تو نگره که بی تو دایی مهربانتر از مادر یانم های کاری که کرد استعاتی لچوار خطاوت داوا اکین دنیا بین کمک خلق مهاباد یانم های کاری که من کرد نه عزیزکم نخود مایه بنی هەڵسەقنە تەکان بە شەواڵ جینی بکە پات دانێ تیشرت بکە بەرەوە بێ بڕۆ خۆت تەحویل بە دێ نێگەرە کە داوا بکەی لەم گشتە توڕەهاتە بێتە کۆمەکمان ئەوە ئێمە کارمان کرد و نامەمان نووسا و داوامان کرد بێنە کۆمەکتان کوا هاتنە کۆمەکمان ئازادی خواهان جەهان سەراسەر جەهان و ئێمە ماتەڵین تۆ بووی تۆ بڵنگۆ و زوانە فارسی داوە فەڕەنسە بینووسە بڕۆوە فەڕەنسە داوا کە لە خەڵکە فەڕەنسە بێنە خیابان و ئیسپانیۆلی بێژی ئەم زوانە قەتیسە چی هاوردەکە نووساکتە ڕوو بە کێ نووساکتە فەیسبووکەکە ئەوە 4 نەفەریتیانیە وا بیز لای کرد نەخوارگە سەنەد سازی و تاریخ سازی یەکەی بۆ دەوڵەتە ئێران ما به عنوان مرکز همکاری احزاب کردستان ایران من پێم وابوو ئێوە بە عنوانە مشتی فاحشە پێم وانە بوو مرکز هاوکاری ئەی بە عنوانەکانە ترتان چییە عنوانەکانە ترتان چییە ما به عنوان مرکز همکاری احزاب کردستان ایران از تمام مردم سراسر کردستان ای بو لسر نووساوت کردستان ایسا چون بو کردستان ایران بابا تو دهاتی اوله کلاوبەرداری لەناوە ئیعلامیەکەوە ئەیدێتە دەرەوە دەخەت نییە 10 جۆر مەفهومە جۆراوجۆر وەکارەوەی ئێستامە چۆن بۆ کوردستان ئێران مەگەر لەسەرەوە ناوەندە هەمکاری ئەحزابە کوردستان نەویت ئەحزابە کوردستان ئێران
از تمامی مردم سراسر کردستان و ایران و آزادی خواهان خارج از کشور تقاضا داریم به هر طریق ممکن حمایت و پشتیبانی خود را از مردم مبارز مهاباد و سایر شهرهای کردستان نشان بدهند. از تمام مراکز بین‌المللی حقوق بشر درخواست داریم که به هر راه ممکن از رخداد جنایت و فاجعه انسانی در این شهر و سایر شهرهای کردستان جلوگیری کنند. از چه راه‌های ممکن؟ سازمان‌های حقوق بشری 2 میلیون نفر لرواندا کجا نیروهای حافظ الصلح سازمان ملل متحد تیاو فرانسوی شون و بلژیکی و وەکو قەحبە دەرچوون تا خەڵکە ڕواندا 2 میلیۆن نەفەری پاکتاوە بکرێ خۆیشان کردو کەڕ. ئەم نەهادانە چییە بۆ ئێمە بەرزە کردگەس و تۆ چکارەی ئەمە ئەخڵێ و دانیشتووین لە ناوەندە هاوکاریە و فاسۆلیامان ئەخواردو و نامەمان ئەنووسا بۆ سازمانها و نەهادا هەر جۆرێک کە ئەتوانن خۆتان و قیرەتدان بزانین چیەکەن بۆمان چییە مەسڵەن چیان ماوە دەسەوە کامە قدرەتە ئیجراییان هەست تا فەورەن بگاوە فریای ئێمە ئیسە تۆ سەنەد بۆ خۆت دروستەکەی یاوە فریای ئێمە ئەکەوی ئەم توڕەهاتە چیژیتی هەممی هەنانە ئازادی خواه خارج از کشور نیز با حضور و گسترده خود در تظاهرات می توانند سرکوب و کشتار معترضان را از جانب نیروهای رژیم افشا کنند. که برو خجالت بکشه، برو داوشی دروزن، برو تو مشتی فاسدی و اندامکان هناردو جیر پرچم حامد اسماعیلیون رژیم ماچ شورش ماچ ناو خیابان کن. تریبولیشان ندا با ایوی بوگن ناونده هاوکاری دودانه گی قسان کروجی ایوه تک پجاک تو بروی فکر و حال خوات بکه اسلام خلق دانش تو بعنوان ناونده هاوکاری بی اطلاعیه بیت درو پیروز باد جنبش زن زندگی آزادی جدن چون پیروز می باید سرنگون باد رژیم جمهوری اسلامی حتما دموچاویه گوری تویش ازانی لم قسانده نگروسا مرکز همکاری احزاب کردستان همکاری بود دا پروساندن مردم کرد و سپاندن دولت ایرانی بسر ایمه بی اراده کردن ایمه خارو خفیف کردن و نیانگره که تو قدرت بگری چی امانی ناراحت کرده او رول متعین بوگه و دوی که لسر سندلی فرمانداریه دولت داگیر کره آنوسی کورپریتی یهودی مسیحی ایران دانشتو حالیان خراب بوگه و تمام قدرت گریکیان رادیکالیزم لمردم ایمه بکجن تا دولت ایران بتوانی آمین و سلیم روایت بات سر کشته مردم و بیجه دولت من گوری لشیر ناو انقلاب ایویش بینو همه با هم بسته بویم انقلاب من کردگه پیتان منود انبازی باختکتانتیا فاسدینه دو حرکتی تری واب کن خلق بوتان تیت سلیمانی باورکه حیزکانی ناوی اروپاشتان فورا آسواری ایوه لقی خوین پاکه کنو اصلا انگار که امانی زمانی حالیان اخستو دوریه و قشن اونا فضاحتکت انوال سرا خب خلق کردوار و یاران و آخیزیان کرد دیتان دجمن لکامه درگاکان و ورودی کرد زبر دس قارمانانه ایمه چون بو تام دقیقه قدم های بعدی تمامیت سرزبین خومان و قدرت خومان تیرین دست خومان خیلی حالیان خراوه خیلی خراو من پیکردگن هشی میشه حالی خراو بوگایجی گوه دنه اوانی سوشیال میدیا هاندانه دن نازانی ایمه خلیچین انقلاب اوین ریو و انقلاب من کردگه و اما آخیز کردانه و ارباب پیوتگه لا يوخوش